عزیزانی ئێمە لە هەر شوێنێکم سڵاوی ئێمەتان لەوێت بەو هیواین کامولایەکان ڕۆژ ئەبینە میوانی ماڵەکانتان بەو هیواین کە هەمووتان لەش ساغ و کامەران بن بەو هیواین کە لە ماڵەکانتان بمێنەوە نەچنە دەرەوە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و هاتوچۆ پەیڕەوە بکەن و پابەند بن پێوە بۆیە هەمومان لە نەخۆشی کۆرۆنا بەدوور بین بەو هیواین کە پاک و خاوێنی ڕابگرن زوو دەستەکانتان پشۆن و نەچنە دەرەوە بێگومان بن لەوەی کە هەموو چوونە دەرەوە سەیرانەکان قەرەبوو دەکرێتەوە بەڵام لە دەستدانی ئازیزێکمان هیچ کات قەرەبوو ناکرێتەوە ئازیزانم بۆ هیواین پابەند بن با ڕێنمایەکانی تەندروستی و لە ماڵەکانتان بمێننەوە عزیزانم ئەمڕۆژ دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردوون لە تەوەری یەکەممان و سەرەتاماندا باس لە پەیوەندیەکانی نێوان خێزان ئەکەین لە کە ئێستا کە نەخۆشی کۆرۆنا بڵاو بۆتەوانێ و لە هەرێمی کوردستان کۆمەڵێک توش بووی هەیە پێویستە ئێمە لە ماڵەوە ڕۆژانە کە ئەمێنینەوە چی بکەین و چۆن پەیوەندیەکانمان لەگەڵ خێزانەکەماندا پتەوە بکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەو کاتە زۆری هەمانە لە ماڵەوە کە بە خواردن و بە خەوتن و بە دانیشتن بەسەری ئەبین سوودی لێ ببین و بێتە هۆکارێک بۆ پەرەپێدانی تواناکانمان لە هەمان کاتیشدا دایکان و باوکان تا چەند ڕۆڵیان هەیە لە بەرەو پێشبردننی توانەکانی منداڵەکانیان لە ئێستادا تا چەند گرنگە دایکان و باوکان ئامۆژگاری منداڵەکانیان کەن لا پێناو بەکارهێنانی ئەم کاتە زۆرانە بەشتی بەسوود و نەبێتە هۆکارێک تەنها منداڵەکانمان خەریک بن بە ئەنتەرنێت و یاریکردن لەم کاتەدا ئەمە تەوەری یەکەممان دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان لە تەوەری دووەماندا باس لە ڤایرۆسی کۆرۆنا ئەکەین وەک ئەزانین لە پێشتردا لە کاتی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشی هەتا ئێستا کۆمەڵێک زانیاری جۆرا و جۆر لەسەر ئەم ڤایرۆسە دراوە ئێمە ئەمڕۆ باس لە زانیاریە نوێیەکانەکەین دەربارەی ئەم ڤایرۆسا و باس لەوە ئەکەین هۆکارەکانی توش بوون بەم ڤایرۆسە چییە نیشانەکانی چین وەک ئەوەی کە لە ئێستادا زۆربەی خەڵک باس لەوە ئەکات مەترسی ئەوەی هەیە کە هەنێک کەس هەیە نیشانەکانی تێدا دەرناکەوێت لەم کاتەدا پێویستە کەسی توش بوو چی بکات لە هەمان کاتیشدا چۆن بتوانین چارەسەری بکەین چۆن بتوانین ئەم گەشەی ئەم ڤایرۆسە بوەستێنین و خۆراک چی بخۆین باشە بۆ تەندروستیمان وە لەلایەن حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکانەوە چی کراوە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ڕێگری لەم ڤایرۆسە بکرێت ئەمە تەواوی تەوەرەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بن و بینەری بن عزیزانم موچانێکی کورت و دواتر بەردەوام بن. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکوڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵخ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار، لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن، بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. ئەمین وەکوتمان تەوەری یەکەممان و سەرەتامان باس لە پەیوەندیەکانی نێوان خێزان ئەکەین لە ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو و قەدەغەی هاتوچۆی لە هەرێمی کوردستان و نابێت بچینە دەرەوە ئێمە ئەمانەوێت باس لەوە بکەین چۆن وا بکەین کە لەگەڵ خێزانەکانماندا پەیوەندیەکانمان پتەوتر بکەین و بتوانین ئەم کاتەی هەمانە بۆشتی بەسوود بەسەری بەرین لە هەمان کاتیشدا ڕۆڵی دایکان و باوکان چییە لە ئامۆژگاریکردنی منداڵەکانیان تا بتوان ئەو کاتێک کە هەیەە بە ئەنتەرنێت و بە یاریکردن بەسەری نەبن و بەشتی بەسوود بەسەری بەرن و ڕۆژانە ئێمە چۆن بتوانین کە پەیوەندیەکانمان لەگەڵ خێزانەکانمان پتەوتر بکەین و چی بکەین بۆ ئەوەی کە ئەو کاتانی هەمانە لە ماڵەوە بەخۆشی بەسەری بەرین هەر بۆ مەبەستەش بەڕێز دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی مامۆستای زانكۆ و
شارەزا لە پەرەپێدانی توانەکانی مرۆڤ باشەیەکی ڕاستەوخۆ لەمانە. دکتۆریان سڵاو لێوێ و بەیانیت باش بێت. ئێوەش بەیانی باش بۆ هەموو بینەرانی عزیز و خۆشەویست. باش دەکەم بەخێراتیت. دکتۆریان سەرتا با باسێک لەوە بکەین لە ئێستادا پەیوەندیەکان چۆنن لەگەڵ ئەم نەخۆشەی کە بڵاو بووتەوە. بەڵێ تەمان لەوە دەست پێ بکەین کە خێزان یەکەیەکی زۆر گرنگی کۆمەلگایە. هەر کۆمەلگایەک هەر نەتەوەیەک هەر میلەتێک بە تاکتاکی خێزانەکان پێکهاتووە هەموو گۆڕانکاریەک لە هەر ئیش و کارێکە هەموو گۆڕانکاریەک لە ژینگەیە هەموو گۆڕانکاریەک لە سیاسەتە ڕنگدانەوەی هەبێ لەسەر خێزانەکان هەموو گۆڕانکاریەک لە بودجەیە هەموو گۆڕانکاریەک لە بواری ئابووریە هەموو گۆڕانکاریەک لە با بڵێن بارودۆخ و ڕاگەاندنی وڵاتەکەیە کاریگەری لەسەر خێزان دروستەکە و لە ئەنجامیشە کاریگەری لەسەر ئەو کۆمەلگایە دروستەکە. بەداخەوە لە زەمانێکە کە زەمەنی بەهارە زەمەنی گەشت و زەمەنی جەوگۆڕین و زەمەنی چوونە دەرەوەی بەداخەوە ئێمە لەم ساڵە وەکۆڵێت بەڵایەکی تر هاتووە کە ئومێد دەکەم کاتی بێت و بڕوا دەژبێت لە مەسەلەی کۆرۆنا. ئەم کۆرۆنایە حاڵەتێکی دروست کردووە کە ڕەنگە بە تەمەنی باو باپیرانمان شتیوان نەبوو بێت. یان ئەگەر دیقەت بدەی کاتێک چیتە سەرا و کاتێک چیتە سلێمانی و شار و گەڕک و مەملەکەتەکان نەگەڕێ ڕەنگە حاڵەتێکی نەخوازراوی تایبەت بێت کە ئەمە ڕووی نەداوە. ینی لە عالەمە تاکەکانی کۆمەلگا بووی بەمە دەست پێ بکەین تاکانی کۆمەلگا وا دروست بووە مرۆڤ بۆ خۆی بەشێکی کەسێکی اجتیماعیە. کورد لە ناو تاکەکانی کۆمەلگاشە و لە ناو مرۆڤە لەوەچێت لە زۆر قەومێتی تر زیاتر کۆمەڵایەتی تر بین. ڕەنگە سلێمانیش لە چاو شارەکانی ترە لەوەچێت جاری وایە یان بۆ نمەسن هەولێر لە چاو شارەکانی تری عێراق ڕەنگە زیاتر کۆمەڵایەتی تر بین. کەواتە ئەمە وای کردووە کە ئەم بارودۆخە کاریگەریەک لەسەر خێزانەکان دروستکە. بەڕای من هاتنی کۆرۆنا و هەواڵی کۆرۆنا تۆزێ بێتاقەتی و ناڕەحەتێکی دروست کردو لەگەڵ ئەم کەرەنتینە و لە ماڵەوەیە کاکرێ بە درێژایی ئەم بەرنامەیە باسی بکەین بێتاقەتی ناڕەحەتی حاڵەتێکی لە ڕاوکەی دروست کردووە. بەڵام ئەگەر بێت و بەرنامە ڕێژێکی زۆر باش و چاک و مەزبوط هەبێ خێزانەکان زۆر قەناتمە زۆر بە ئاسانی دەتوانرێت کۆنتترۆل کرێەوە بکرێ بە فترەیەکی خۆشی و زۆر بێتاقەتی و ناڕەحەتیە لە کۆڵ بکرێتەوە. ڕاستە دکتۆر ئەمەوێت بزانم کە بەرنامەکانی ڕۆژانەمان چۆن دابنین بۆ ئەوی کە بتوانین کاتەکانمان بە شتی بەسوودەوە بەسەربەرین. توێژینەوەیەکەیە لە دەرەوەی وڵات کراوە لە ئەوروپا کراوە لەسەر ئەو کەسانی کە بەتەمەنن لەو توێژینەوەی دەست پێکەم پرسیاریان لێ کراوە خەڵکانی کە 6 ساڵن 7 ساڵن لە چی شتێک پەشیمانی. یعنی دیقەت دراوە زۆرینی ئەو کەسانەی کە تەمەنیان سەر و 6 و 7 ساڵە یەکێ لەو شتانەی کە لی پەشیمەن ئەڵێ کەمترین کاتمان لەگەڵ ماڵ و خێزانمان بەسەر بردووە. یەکێک تر لەو کەسانە یەکێک تر باوەڕین لەو پرسیارانی کە پرسیار کراوە لە خەڵکە خۆزگە دەخوازی بەچی دەڵێ خۆزگە دەخوازم کاتێکی زیاترم تەرخان کردا بۆ ژن و ماڵ و مناڵ. کەواتە جار یەکەم شت با بەوە دەست پێ بکەین بینەرانی عەزیز بە منیش و بە ئێوەش و بە هەموو ئەوانش کە دوای سەیرەوە ڤیدیۆکەن ئەمە خۆزگەیەکە کە لە داهاتووە دەیخوازین. ینی زۆر بە دەگمەن تەمەن لەو توێژینەوە چەند پرسیارێک کراوە زۆر بە دەگمەن یەکێکە بۆ بڵێ خۆزگە زیاتر کاسبی بکردا زیاتر سیارم بکڕێ زووتر خانوم بگۆڕێ زووتر مۆدیلم بگۆڕ. ئەسڵەن لەو توێژینەوە باسی لە خاڵێکی تر زۆر گرنگە کاکە ڕەبتێکەکەم بەم مەوزوعی ئێستەینەوە زۆرێ لە خەڵکەکە دەڵێت بەداخەوە خۆزگە بە یاسا و بە قانونی خەڵک ژیاوم خۆزگە خۆم یاسا و قانونێکم هەبووە بۆ خانەوادە و ماڵی خێزانی خۆم. کەواتە لەمەوە دەست پێکەم ئێمە ئەگەر لە هەر کات و زمانێکا بژین لە ئەوروپاش بژین و کۆرۆنا هەبێ و یان نەبێ یەکێ لەو حەسرەتانە یەکێک لەوانی کە لی دەترسین و بێتاقەتین لە داهاتوە لی پەشیمانی کە کەمترین کاتمان بۆ ماڵ و خێزان تەرخان کردو. کەواتە ئێستا کاتێک هاتوۆتە کایە. ڕاستە ئێستا کاتێک هاتوۆتە کایەوە کە ئەوەی کە جارانی 10 سعات 12 سعات لە دەرەوەی بۆ نمونە ماڵ بووین و خەریکی ڕاوەدینار و ئیش و کار و کاسبی بووین و کەمترین کاتمان هەبوو بۆ ژن بۆ پیا و بۆ مناڵ بۆ خانەوادە بۆ دایکمان بۆ باوکمان ئێستا بەڕاستی ئەو کاتۆتە هاتوۆتە پێشەوە. بۆیە ئەم کاتە ئەگەر بتێ لە من پرسی بڵێ چۆن بەسەری بەرین بەڕاستی بێت بەرنامە ڕێژێکی زۆر باش و چاک بکەی بۆ کاتەکانی بۆ ڕۆژمان. ینی شتێکەیە لە تووبە لە زمانی باڵن گەشەپێدانی مرۆڤ پێڵن تایم مەنیجمنت واتە چۆن بڵێ ڕێخستنی کاتەکان. یعنی ئەڵێ مرۆڤی سەرکەوتوو خێزانی سەرکەوتوو بۆ هەر بارودۆخێک کە دێتە پێشەوە بەم بارودۆخەشەوە کە ئێستا هاتووە ئەگەر بێت و ڕێخستنێکی کاتت هەبێت ڕێخستنێکی کاتت هەبێت بۆ خەو ڕێخستنێکی کاتت هەبێت بۆ کاتی نان خواردنەکانت. یعنی زۆر گرنگە مثلا بە ڕێزان کە گویان لەم بەرنامەمان لەم کاتەیە کە لە ماڵەوە
هەموو تەسمیمی هەموو نیظامی خواردنی تێک نەچوبێت نیظامی خەوتنی تێک نەچوبێت نیظامی هەڵسوکەوت و تەعاملکردنی لەگەڵ ماڵ و خانوادەکەی تێک نەچووکاتە گەر کاتێک و بەرنامەڕێژێکی زۆر باش و چاک مەزبوط دابدرێت بۆی کە چۆن بتوانێت لەگەڵ ژن و مێرد پێکەوە قسە بکەن پێکەوە گفتوگۆ بکەن پێکەوە مناقەشەی ئەو کێشانە بکەن چۆن بتواندرێت دایک و باوک دانیشن لەگەڵ منداڵەکانە زۆر جار لە هەنێ بەرنامەکانە باسم کردو بەداخەوە زۆر دایک و باوک هەیە مناڵیان گەشتوتە 10 ساڵ و 5 ساڵ تا ئێستش نازان مناڵەکانیان خولیایان چیە نازان حەز و ئارەزویان چی ینی من دایکی وا هەیە قسم لەگەڵا کردو مناڵەکەی وا خەریکە بێ بە دوانزەی زانستیان نوێژەیەکی تر 1-2 ساڵی ماوە بەرەو زانكۆ ئەچێت تا ئێستاکە نازانێ حەز و خولیای چییە واستن بێجگە لە دایک و باوکی مناڵەکەش ڕەنگە حەز و خولیایەکی بۆ دروست نەبێت کاتە لەم کاتەیە کە کاتێکە کە تقریبا لە ڕێگای کە هاتم هەواڵێکم بیستەوەچێت تا 15 چوارش بۆ نمونە ئەم وەزع درێژ کرێتەوە کاتە مامونیەک لە تەمەن کەم نییە مامونیەک لە تەمەن هی ئەوەیە کە بەڕاستی ژن و پیا و لە یەک تێگەشتی بێتن حەز و ئارەزوو خولیا و سۆز و خۆشەویستی و مەحەبەت و گلەیەکان بابێمە لە پێش ئەم وەزعەیە زۆر ژن و پیا هەبوو زۆر جار گلەی و گازندیان لێکە بوو بەس کەسیان بۆ ئیتریانی بۆ باس ناکریان مەجان نەبوو لەبەر دەوام و ڕاکەڕاک و مۆزەفی ئەوانە کاتە خاڵێکی زۆر گرنگ ئەوەیە کە لەم کاتانەیە دایک و باوکان لە یەکتری تێبکەن دایک و باوک لە مناڵ تێبگەن دایک و باوک لە دایک و باوکی خۆیان تێبگەن کە حساب کە کاتە خەسوو غەزووری هەریەکەیان لە چواردەور تێبگەی ڕاستە ئێستا کۆمەڵایەتی وەکو پەیوەندیەکە کە سەردانەکان تا ڕادەیە کەم کراوەتەوە منعتەجەولە بەڵام سە وەسائلی تر هەیە کە گرنگ و موهیمە کرێت لە بەرنامەکەی باسیکەین چۆن ئەو وەسایلانە چیە کە پەیوەندیەکانی پێ باشتر و چاکتر دکتۆر بەپێی خێزانەکان و تاکی خێزانەکان ئەم بەرنامانە گۆڕانکاری بەسەردایەت کە پێویستە ڕۆژانە پەیڕەو بکرێت بۆ پتەوکردنی پەیوەندی نێوان خێزانەکان تەمەن لە خێزانێک بۆ خێزانێک پەیوەندیەکان دەگۆڕێت لە کەسێکەوە بۆ کەسێک پەیوەندیەک دەگۆڕێت لە خانەوادێک بۆ خانەوادێک پەیوەندی دەگۆڕێت تەنانەت لە مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر پەیوەندیەکان دەگۆڕێت ئەو پەیوەندیانی کە زۆر گرنگ و موهیمە دروستیکەین بەداخەوە زۆر جار وا تەسەورەکەین تەنها دانیشتن لە چواردەوری ژوورێکا پەیوەندیە یعنی ئێستا بەڕێزێک کە سەری بەرنامەکەمانەکە دەتوانێت پەیوەندی لەگەڵ زۆرێ لە تاکەکانی خێزانی زۆرێ لە برادرە کۆنەکانی ڕێک بخا بە هەموو ئەو وەسایلانی کە ئێستا پەیدا بووە ئێستاکێ تۆ دەتوانیت گروپێکی گروپ چاتێک دروستکە لەگەڵ هەموو دۆست و ئەحباب و نزیکانی خۆت پەیوەندیەکانت بە قۆت و بێسترکەی ئێستا دەتوانێت ئەو بەڕێزەی کە سەیری بەرنامەکەمانەکات هەر لە دوای ئەم بەرنامەی ئێمە کە پێم وایە زۆرێ لە خانەوادەکان ڕەنگە بیریان لێکیان کردبێتیان گروپ چاتێک دروست کات و بەرنامەیەک دروست کات تەرتیباتێک دروست کات ئێستا بەرنامەیەکی زوم هەیە خۆزگە بە خۆزگای حکوومەت ئیشی لەسەر بکردای بەرنامەیەکی زومە کە ڕەنگە ئێمە بە حکومەوەی جاری وایە لە دەروونزانیە ئاڵێ جاری وایە نەکسەتەکانیان هەندێک شت زەختی ژیان هەندێشتت پێ دەکات یعنی گروپێک ئێمە لەگەڵ کۆمەڵی برادەر و تەلەبەیە دروستمان کردووە کە بەرنامەی زوومە ئەتوانی سەدان کەسی تێ بکەیت بە لایڤ ڕاستە و خۆ وەکو ئەم تەلەڤیزۆنی جەنابتان ئاوا بەرنامێکشە پارەی ناوێت تا 100 کەس هەر بەلاشە بەس بە گەنجێکی جوانە بێت لە عایلەکەیە خەسوو غەزوور ئامۆزا پورزا خاڵۆزاتی تکزا عایلە و عەشرەتی تێگەیت و ئەو قساکە و تۆ قساکەیت و من دانیشم و ئەو بەرنامەکەی خۆی ئەوڵێ وەڵام من چێشتی فڵان مەکرایمە بەستەکەم نەچیە ئێستاکێ دەتوانێت پەیوەندیکی زۆر باش و چاک و مەزبوط بکرێت ئەوەی کە ئێمە دەمانوت پەیوەندیەکان نەماوەی کە ئێستا جاران نەمانوت وەڵا خەڵکێک بچێ بۆ دەروی وڵاتیان بۆ شارێکی تریتر پەیوەندیەکان دەبچڕێت ئێستا دەتوانێت بە ئالێتێکی تر پەیوەندی ڕێکخرێت ئێستا دەتوانێت کە ئەگەر باسی وکەی چۆن پەیوەندی خێزانەکان و تاکان باشتر و چاکترن ئێستا دەتوانێت بە شێوازی گروپی با بڵێن کتێب خوێندنەوە پەیوەندیەکان باشتر و چاکتر کرێت یعنی مەسەن بەڕێزێک بێت مەسەن ڕۆمانێک مەسەن بەڕێزی وایە کە بەداخەوە کەەوەش بۆ خۆشتێکی خراپە کە ڕەنگە لەم تەلەڤیزۆنیەوە من چەند جار گوێم لێ بووە کە تاکەکانی کوردی ئێمە کەمتر گرنگی بە خوێندنەوە قەناعەتی وایە خوێندنەوە تەنها بۆ دەرەجەهێنانە زۆر بەدەگمەن بەڕێزێک و قەناعەتێکی تیا دروست بۆ کتێب ئەتوانێت مێشکت فراوان کە کتێب ئەتوانێت ئاسوودەت کە یعنی زۆر بەدەگمەن بەداخە ئەو نەزڕەیە هەیە لە لای ئێمە ئەگەر بەڕێزێک مەسەن خەوی خۆش نەبێت ئەتوانێت بە کتێب خەوی خۆشکە ئەگەر تااقەتی خواردنی نییە توانێت شتیهای خۆی بکاتەوە ئەگەر بێزارە لە ژیان توانێت بە کتێب بۆیە زۆر چەندێ خۆش و گرنگە مەسەرەن ئەگەر ئەمە ناڵین پەیوەندیەکان باش و چاک و مەزبوطکەین لەم کاتانەیە پەیوەندیەکان خراپتر نەکەین پەیوەندیەکان جاروهای لە ڕێی کتێبێکەوە لە ڕێی هەندێک بەرنامەوە لە ڕێی هەندێک پرۆگرامەوە لە بۆ ماڵ و خانەوادەکان
پەیوەندەکان دانێتوانی باشتر و چاکتریکی. دکتۆر باست لە خراپی پەیوەندیەکان کرد زۆربەی کات لە تۆڕە کۆمەڵاتیەکانیش کە بڵاو ئەبێتەوە بە شێوەیەکی تەنز ئامێز باس لەوە ئەکرێت کە لە ماڵەوە بوونمان هۆکارە بۆی شەڕ لە لێوان تاکەکانی خێزانەکان دروست ئەبێت. ئەمە تا چەند ڕاستە تا چەند ئەم لە ماڵەوە بوونە هۆکارە بۆ ئەوەی کە شەڕ دروست بکە یا خۆت پەیوەندیەکان پتەوتر بکات. خۆی ئەوەش کەوتوتە سەر با بڵێن هونەری هەڵسوکەوتکردن و هونەری تەعاملکردن، هونەری قسەکردن، هونەری یەکتر قبولکردن. هەر تاکێک ئەمانەی تیابێت چۆن مەسەڵەن خەڵکێ لەم شاری سلێمانیە لە هەولێر لە دووەکە لە کەرکووکە دەیان ساڵە وە کۆلە کاسبکارن پێکەوت تایسە کێشیان نەکەوتو دەبێنەوە، چۆن خەڵکی واشەیە لەوە چێلێکی لەم شارانەیە هەمووی 2 هەفتە عارەبانەیەک دوکانێکیان بەتەنیژ یەکەوەیە دەمەقاڵیان بۆ و ئیستا عاجزن بە یەکەوە قسە ناکەن. ئەوش کەوتوتە سەر ئەوە ئەگەر بەڕاستی پیاوێک بزانێت چۆن قسە دەکات لەگەڵ دەوروبەریە، ئەگەر پیاوێک لەو جۆرە بێت کە ئیسەگوێی لە بەرنامەکەمانە هونەری قبولکردنی هەبێت، قبولکردنی ڕای جیاوازی هەبێت، و ئەگەر پیاوێک بۆ نەسەمە لە پیاوە دەست پێکەین جا دێنە سەر ئافرەتیش، ئەگەر پیاوێک لەو جۆرە بێت قەنەعەتی وابێت کە هەموو شتێک لای ئەو نییە، هەموو ڕاستیەکان لە لای ئەو نییە، وینجا بەعکسیشەوە ئەگەر ئافرەتی قەنەعەتی وابێت کە هەرچیکی و دەبێت جێبەجێ کرێت و نابێت شتەکانی ڕەفز کرێت، اینجا کە دێنە سەر دایک و باوکش. ئەگەر دایک و باوکی قەنەعەتیان وابێت کە مناڵ دەکرێت هەموو پرسیارێک بکات. یعنی من لەم چەند ڕۆژەیە گەنجێک پرسیارێکی لێ کردم، یعنی ڕەنگە سەلەم بەرنامەیەشەوە بیبینێ دکتۆر من چواری ئامادەیم کە کاتە تقریباً پۆلی دا وڵا پرسیارێکم هەیە وتم ئەی ڕۆڵە بوو لە دایک و باوکم بچێت بەخوا دایک و باوکم زۆر تۆڕەن وتم لەوە چێت بە نەوعێک جوابم دەنەوە کاتم بەڵگەی لەسەرەوەی کە کاتێک پەیوەندیەکی باش و چاک و مەزبوطنەوە بڵێ منش دەڵێم مانگێک لە ماڵەوە بێ پەیوەندیەکە تێکەچێت. بەڵام دکتۆر مانەوە لە ماڵەوە ئەمە بێتە هۆکاری بێتاقەتی تاکەکان وایان لێک بێت کە حوسڵەی بەرامبەرەکەیان نامێنێت و هەرچیەک بێت بە بێتاقەتی پەیوەندیەکانی ڕۆژانە کاتەکانی ڕۆژانە بەسەرە بن. ئەمە بزانم ئەم لە ماڵەوە بوونە تا چەند هۆکارە بۆ دروستبوونی شەڕ و ئاژاوە لە ماڵەکاندا. بۆ زانیاری بەڕێست و بۆ بینەرانی ئازیز ڕۆتین و دووبارە بووە نەک هەر لە ماڵە و لە ناو خێزانەکە بۆ منە بەختیاریش خراپە، بۆ جەنابیشت خراپە، هەر بەڕێزێک کە سەیرەکات ئەگەر بەتەما بێت هەتا مردن ئاوا بژی هەموو بەیانی شەبەقەیە نان بخوا بڕوا بۆ ئیشەکەی بێتەوە 12:30 لە ماڵەوە هەتا عەسر بخەوێ عەسر بچێ بۆ سەرا و پیاسەیە بکاو دیسان بێتەوە نان بخوا و شەو سەیرێکی هەنێ تەلەڤیزۆن بکاو دیسان بخەوێ منەڵم 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ هەر تووشی مەلە لەبی. یعنی ڕۆتین و دووبارەوە بوو ئێستاکێت لە هەموو کتێبە زانستیەکان و کتێبە تۆپیەکان باس دەکرێت لە هەموو مرۆڤیەکان ناخۆشە. ئەسڵەن ئەگەر ئافرەتێک سەیری بەرنامەکەمانەکە قەناعەتی وابێت ئەبێ هەمیشە نیمەڕوان شلە و برنج بێ و ئێوارەش گەرمکردنەوەی ئەو شلە و برنجە بێ هەڵێ ئەگەر بەڕێزی قەنەعەتی وابێ هەموو بەیانیانێک ئەبێ نان و چای بێ نان و چای بێ و هیچ گۆڕانکاریتیانەکە من دڵنیاتەکەمە دوای ماوەیەکی تر مناڵەکان بۆشی سە زۆر جار دایک و باوک تەلەفۆنەکەڵە نان و بەیانیان مناڵ نان و چایەکە ناخواتێ بۆ مەکتەب بۆ لە بەروی ڕاهاتوە بۆیە دووبارە بوونەوە و چەند بارە بوونەوەی لە هەموو کات و زمانێکە بێزاریە بێتاقەتیە ناڕەحەتی ئەسڵەن مەعیدە گەدا کە خالق دروستی کردووە بە هەمان کات هەمان خواردنی بدەرێ و 2 بار 3 بار 4 بار وەکۆڵێت چەند باری بکەرەوە ڕەنگە تووشی خەلقی بێتاقەتی بۆ یەگەر دایکێک و باوکێک بەرنامەڕێژێکی زۆر باشیان هەبێت مەسەرەن خواردنەکان کاتەکانی تۆزێک جیاواز کرێت خەوەکان تۆزێک کاتەکانی جیاواز کرێت هەموو کاتەکان بە سەیکردنی تەلەڤیزۆن و بە گەرمکردنەوەی هەواڵەکان بەسەر نەبرێت هەموو بەرنامەکان ئاوانە بێ پیاو لە میوانەکە دانیشت بێ و کۆنتڕۆڵ بەدەستی بێ و بەژنەکەی بڵێ بێدەنگ بن ژنش بچێ بۆ متبەق و مساعد مناڵەکانیش لە هۆڵەکە بن و ئەمە ڕۆتینێک بێت 45 ڕۆژ بێ وابێ منیشەڵێم دڵنیام ماوەیەکی تر هەمومان تووشی جەڵدە و زەبحە و وەکۆڵێ قۆڵۆ نەبین لە داخ و خەفەتە کاتە بێت گۆڕانکاری هەبێت ئەبێ هەندێک کات هەبێت کە ماڵ و عایلە و خانوادە تەلەڤیزۆن و رادیۆ سەتەلایتیان کوژان بێتەوە بۆ گفتوگۆیەک بێت ئەبێ کاتێک هەبێت کە بۆ نمونە مەسەرەن جەوگۆڕینێک بێت پرسیار و وەڵامێک بێت کتێب خوێندنەوەیەک بێت چاکردنی هەندێک شت بێت کە لە ماڵەوەیە کۆمەڵی یاریکردن بێت کۆمەڵێ دەستشکاندنەوە بێت هاتوو من دیقەت دە من حساب کە لە ئەسڵا کۆن کوڕی لادەی نێمە من لە بیرمە لە هەشتاکانە باوکم فرار بوو لە لادەیەک بووین یعنی خۆ نە تەلەڤیزۆن وها بوو نە سەتەلایتە بوو نە ئەنتەرنێتە بوو نە هیچ ئەبوو بەڵام بە جددی جاری وها بوو شەی وها بوو بە دۆمینەوە شەی وها بوو مەسەرەن پیاوەکان کۆبن و کڵاویانیان نەکرد شەوی وە هەبوو بەس نوکتە گێڕانەوە و قسەی خۆش بوو شەوی وە هەبوو یانوتنە وڵا ئەچین بۆ نمونە مەسەرەندەی جەوێ گۆڕین تەرتیباتیەکەی مهم هەر جاری بە جۆری لە جۆرەکان بێزار و بێتاقەتیش نابوو. تا چەند گرنگە لە ئێستادا ئەو یاریانی کە باست کرد زین و بکرێنەوە ڕۆژانە لەلایەن خێزانەکان و دووبارە بکرێنەوە بۆی کە ئەو کاتانە دووبارە نەبنەوە و نەبێتە هۆکارێک بۆی کە لە ماڵەوە بێتاقەت ببین.
خۆی بتەبن ئەو عادەتەن ینی لە وڵاتی خۆمان وایە ئیدارەی ماڵ دایک و باوکەی کات ینی بۆ ئەوەی کە ڕۆتینێک نەبێت ماڵەوە بۆ ئەوی دووبارە بۆ نەبێت بۆی بەرنامە ڕێژیەک بۆ ماڵەوە دانرێ بەڕاستی پیاو دەیکات ینی پیاو دەتوانێت بە ئاسانی جێوی و بارودۆخی ژوورەکە بگۆڕ ینی بۆ نمونە مثلەن زۆربەی کات ئێستاکیە زۆر ماڵەکان تەلەڤیزۆنەکانیان سمارتە و توانرێت ئایپاد و ئایفۆن و نازەم لاپتۆپ ڕەبت کرێ بە تەلەڤیزۆنەکەەوە زۆر ئاسانە زۆر بەسیتە پیاوەکە نەمەتی ماڵەوە و تەرتیبات و جەوەکە بگۆڕە بڵێ ئەرێ وەرن جەماعەت بۆستن بە مۆبایلەکەی ڕەبتی کا بە تەلەڤیزۆن و کۆمەڵێ بەرنامەی شاری شاپڵین کە ڕەنگە تاکەکانیان کوردە حیاتە لە بیریی بێتەوە کە بەجاران دانیشتی شاری شاپڵین ئەچوین بە پشت تا جەوێکی خۆش بوو کۆمەڵێ بەرنامەی شاری شاپڵین سێرچی بۆکەم ئەیگۆڕم نەخێت جارێکی تر بۆ نمونە مەسەن شەوێکی تر ئەڵێم ئەرێبا سێرێکی سنگافورە و مالیزیا و بۆ نمونە مەسەن ئەوە بکەین نەخێر ڕۆژێکی تر بۆ نمونە مەسەن باسی کۆمەڵێک کەسایەتی نەخێر جەنابی ئەو بەڕێزەی کە ئیداری ماڵەکەکە کاتە قسەکەم لە چیایە سەرگەورەی ماڵ دەتوانێت ڕۆتینی ماڵەکە بگۆڕە ئەوەی کە لە ماڵی ئێمایە و لە ماڵەکانی کوردایە زۆر جاریانی بەداخەوە دەڵێم سەرگەورەی ماڵ زۆر جار دەقی بە شتێکەوە گرتووە نایگۆڕێت ئەمە بۆ خۆی شتێکی خراپە یعنی ئێمە دەڵێن من لە ماڵێکا بووم ئافرەتێک جاریشان باسی شتێکی کردەوە لەم بەرنامەشە بیوتی دکتۆر ئەم پیاوەی منە بینجا پیاوەکەش ئاوا قوت سەیرێ کرد و بەنەوە ئەسەرەکەوتی ئەم پیاوە ئەبینیت دکتۆر ئەمە عادەتێتی چەند ساڵە دەقی گرتووە سەعات 6:30 نانەکەی خوارد ئەڵەم پیاوەکە دەقیچەکە بارە مطبەخەکە دانیشین ئەبێ ئیلا ئەو بچێ بۆ ژووری میوانەکانی دەقی گرتووە کەواتە شتێکی خراپە یعنی تۆ کابرایەکە مەسەن ئەگەر باوکی من و تۆ ئەگەر برای من و تۆ دەق بگرێت لە دوای 6:30 کۆنتڕۆلەکە بگرێت دەستێ بچێ بۆ ژووری میوانەکە بڵێ بگوێتە باقیچێکە با ڕۆژێک لە ژووری مناڵەکان بێ نەخێر با ڕۆژێک بوونە لە حەوشە و لە حیوانەکە دانیشین نەخێر با ڕۆژێک لە مطبەخەکە دانیشین نەخێر با هەمومان بچینە ژووری منداڵەکانەوە یعنی ئەوەی کە مناڵی داما و جاروای ژوورێکی گرنگی بە ژوورەکەی نادرێت نەخێر ئەم ڕۆژ ئەچین بۆ ژوورەکەی مناڵەکە و تەرتیبات و جەوێک دەگۆڕین کە ڕەنگە منداڵەکەش منداڵ وایە من لەم شاری سێمەنە دایکی وایە تەلەفۆن بکەنەوە دکتۆر زۆر سەیرم لێدێ ئەو مناڵم ئەو ژوورەی خۆی لێ بوو بە زیندان ئەیبم بۆ ئەو ژوورە ئەڵێ دڵم تەقیدایە من دێمە دەرەوە بۆ لەبەروی ژوورێکە هەمیشە بە تاریکی بینیوەتی هەمیشە بە چۆڵی بینیوەتی هەمیشە بە بێنازی بینیوەتی هەمیشە لە ژوورێکا بووە جگەل لە خەوتن و جگەل لە کابوس و وەکۆڵ هەندێک خەیاڵی ناخۆش زیاتری نێکردو با لەو ژووری مناڵی کە مناڵێک تێ 7 ساڵە 8 ساڵە با دە 12 جار پێکەنین و گاڵتە و سوعبەتی و حرکەکی تیا ڕوویدابێ با دە 12 جار لەوێ سەیری فلیمێک و هەندێک جەوێ گۆڕابێ با دە 12 جار با مناڵەکەت 7 ساڵە 8 ساڵە 10 ساڵە اینجا بزانەوە مناڵە تااقەتی خوێندنی هەیە لەو ژوورەیان نە بەڵام تۆ ژوورێکە بمانای کەلیمە لەم ژوورەیە بۆ کۆڵە تام و چێژێکی نەدراوە بە ژوورەکە و منداڵەکە بی تااقەتەکەواتە قسەکەمان لەوە بوو کە لەگەڵ جەناب تا و توێژەکەمان کرد ڕۆتینی ماڵ دەبێ هێواشیواش دەستکاری بکرێنی ئێمە گەر بە زمانێکی تر بڵین کۆرۆنا چی فێر کردین کۆرۆنا فێری کردین شەرت نییە ئەوەی ئێمە دەقمان پێوەگرتی بێ وابێت وشەرت نییە ئەوەی کە وتمانیش وا بڵین 100% ڕاست بێت یعنی جاران گەنجێک کە سەیری ئێستا بەرنامەکەمانە کە ئەوێت ئەگەر هەموو ڕۆژە نەچم بۆ سەراو بۆ شێخەڵات جەڵدە لێمەدا ئەزیزەکەم بە زمانی حاڵ کۆرۆنا پێیوتی وان نییە ئەوەی جاران بە ئێمە دەوتراش ئەگەر بێت و 1-2 ڕۆژ لە ماڵ دەرنەچم جەڵدە لێمەدا بەخت بەڵێ دەرکەوت وان نییە ینی کاتە ئەمە بە زمانی حاڵ بە وەکو ئێمەی دکتۆر کە مەسەرەن جاران بە خەڵکمانەوت بەڵێ دەتوانی زاڵبی بەسەریا بەڵێ ئەمە قسەی توب و قسەی علم النفسی سلمان ئەم بارودۆخە بەڵێ دەتوانێت مرۆڤ زۆر گەورەتر و عەزیمترە بێگومان دکتۆر با باسێک لەوە بکەین باسمان لە دووبارە بوونەوەی کاتەکانی ڕۆژانە کرد و ئەو ڕۆتینەی هەیە لە ڕۆژانەیە کاریگەری لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان با باسێک لەوە بکەین کە زۆربەی کات کە لە ماڵەوەین ئەوەی کە هەمانە خۆمانی پێوە خەریکەکەین بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە یاخود سێرکردنی تیڤیەکانە ئەوە هەواڵەکانیش هیچ دڵخۆشکردنین لە ئێستادا تەنها باز لەوە ئەکرێ چەندێکی تر ژمارەی توشبوون هەیە ڕاستە ئەوانە هەیە کە چاکبوونەوەی نەخۆشەکان هەیە هەواڵی دڵخۆشکردن بەڵام ئەمە بزانم کە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان سێرکردنی تیڤی بەڕادەیەکی زۆر ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر پەیوەندیەکانی کە لە نێوان خێزانەکانە هەیە و لەسەر میزاجی ئەو کەسەش کە سێری ئەو هەواڵانە ئەکات ئەم پەیوەندیان چەند تاسیرەکە لە داتووە بەڵێ خۆی تەبەن لە ڕووی دەروون ناسیەوە مانگو نیوێک 45 ڕۆژ لەسەر تاکەکانی کۆمەلگا کاریگەری دروستەکە ینی بۆ ئێمە حقیقەتێک بڵێن مانگو نیوێک یان بەرەو دوو مانکە بچین ئەگەر بێت و مرۆڤ دەق بە شتێکەوە بگرێ ڕەنگە لە داهاتووە هەمان سیفەت هەمان هەڵسوکەوت هەمان تەعاملی لەگەڵا بێت واتە
بە زمانێکی تر بڵین بە دیوێکی ترا بڵین کە ئێمە بەرنامەکەمان خێزانیە و بۆ خێزان دەکەین و خێزانەکانی سە بە زۆری سەیری دەکەن کە ئەگەر بێت و دایک و باوک کاریگەریەکی ئەم بارودۆخە نێ بۆ کۆڵە کەمی نەکەنەوە لەسەر منداڵ لەسەر خانەوادا ئەشێت ئەوەندە بە منداڵمان وتووە لەم بارودۆخە ئەو حاڵەتە دەرونیانە دروستە ئەشێت ئەوەندە بە مناڵمان وتووە نابێت لەگەڵ کەسا قسە بکەی هەڵسوکەوتکەی لە داهاتووە مناڵێکی ناکۆمەڵایەتی دروست بێت ئەگەر وریانە بیت ئەوەندەی بە مناڵمان وتووە تەوقە مەکە ئەم لاولاماچکردن نابێت سەردانی کەس بکەی نابێت سەردانت بکات منداڵێکی سەمی خۆمان گەورەین ڕەنگە بارودۆخەکە دەکەین بەڵام دەبێ وریابین هەمیشە لەگەڵ ئەم بارودۆخەیە بە منداڵەکانمان بڵین ئەمە کاتیە لە ماڵ و خێزان و خانەوادەکان بڵین یعنی ئێمە نامانوێت ئەم بارودۆخە وای لێ بێت ینی بۆ معلوماتی جەنابتان ئەمە بۆ خۆی کوردە حیاتەکەی خۆمان زۆر وریابین من گومانم لەوە هەیە بۆ کۆڵێت بە چەند مانگێک بتوانین کاریگەری ئەم بارودۆخە لەسەر خێزانەکان لادەین بۆ لەبەرەوەی بە حکمیەوەی 45 ڕۆژە لە ماڵین ماڵ و خانەوادەکان شپرزە بوونە و بەدیلی تریان نەبووە و کاریگەریان لەسەر مناڵەکان نەبووە بۆیە مناڵ ئۆتۆماتیکیەن ئاگام لێ زۆرە لە خێزانەکان هۆگری تەلەڤیزۆن بوونە هۆگری ئەنتەرنێت بوونە هۆگری تۆڕی کۆمەڵایەتی بوونە گەورە و بچووک هۆگری یوتیوب و ئینستاگرام بوونە من دەیان و بگرە سەدانە خانەوادە ئەناسم خزم و کەسوکاری من و تۆیە تایسە ئینستاگرام و یوتیوب و فەیسبوک ئەویان نەبووە ببوونی ئەم بارودۆخەوە دایان ناوە لەبەرەوە ئەگەرەمە وریان نەبن خێزانەکان زۆرێ لە مناڵەکانمان ئەو هۆگری و عیلاقەی کە ئەم 45 ڕۆژە دروستیەکەن لەگەڵ برادەرەکانیان و سڵاو و چاتین و بەزم و ڕزم لەوەی لە داهاتووە باجەکەی بدەینەوە ئەنەمە بێ حکومەتیش بەرنامەڕێژی بۆ دانێت و بێ ئەو کەسانی کە توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵایەتین و خانەوادەکانیش ئەوەی کە پیاو ئێستاکێ هۆگری ئەڵقەیەکی تەلەڤیزۆن دەبێت لەواچێ لە دوای ببوون ئەم حاڵەتە بۆی تەرک نەکرێمە خۆمان کوردین و ئەزانین ئەڵقەیەکی مەکسیکی هەر ئەوە نەی خۆشە 5 ئەڵقەیت سێرکەی ترڵی دەبزانم چی لێ دەبزای چی لێ دێ دوای بۆ دەرەکەم ئەڵقەڵقەی 300 ئەڵقەیە لەواچێ هەر کوڕا و کوڕبی گێڕنەوە بۆ تەواو نەبێت کاتە لە ڕووی دەروونناسیە و لە ڕووی دەروونزانیەوە حاڵەتی لەم حاڵەتانە کە مرۆڤ 40 ڕۆژ 45 ڕۆژ 50 ڕۆژ بارودۆخێکی تایبەتوی بەسەرا دێ بۆ خۆی و خانەوادەکەی دەشێت لە داهاتوە باجەکەی بداتەوە دەشێت کاریگەری لەسەر دەرونی دروستکە بۆیە دەبێت هەمیشە ئێمە کامیشە لە زۆرجار لە بەرنامەکانە لە مقابلەکانە باسەوە دەکەین هەمیشە دەبێت تێکەڵاویەک هەبێت هەمیشە دەبێت گۆڕانکاریەک هەبێت بۆی مرۆڤەکان دەقی پێوە نەگرێن تۆ گەنجێک ئەگەر دایک و باوک بەرنامەڕێژێکی جوان و مەزبوطیان بۆ دانە نابێت کە سەو گەنجە بەڕێزانی سەیرمان دەکەن بۆ نمونە 4 ئامادەیە 5 ئامادەیان 6 ئامادەیە کە کاتە 10 و 11 و 12 ئێستا ئەگەر بێت و دەق بگرێت بە هەموو ئەو شتە خۆشی و ئیسراحەت و خەو و خواردن و جەوگۆڕینەوە و فەیسبوک و ئەنتەرنێتی ئێستا هەیە زۆر دەگمەنە ئەگەر یەکسەری وەزعەکە باش بێتەوە بچێتەوە سەر تایمەکەی خۆی دکتۆر باباسێک لە منداڵەکان بکەین ڕۆژانە وەک ئەزانین کە زۆربەی کاتەکانیان لە ئێستادا بە وەکو بەڕێزە بەیاریکردن و ئەنتەرنێت بەسەرە بن ڕۆڵی دایک و باوکان چیە لە ئێستادا بۆی وا لە منداڵەکانیان بکەن کە ئامۆژگاریان بکەن ئەو کاتی هەیەە بۆشتی بە سوود بەسەری بەرن ئەگەر لە ڕێگەی ئەنتەرنێتەوە بێت بەرنامەیەک بێ بۆ فێربوونی زمان بێ یاخود خوێندنەوە بێت یاخود زانیاریەک فێری منداڵەکانیان بکەن تاوەکو بتوانن ئەم کاتی کە زیایە و هەیەە و لە ماڵەوە بەسەری ئەبن بتوانن بێتە هۆکارێک بۆ پەرپێدانی توانەکانی مناڵەکانیان من نمونەی خێزانێکی ئەم سلێمانیە هێنمەوە بۆ وەڵامەکەی جەنابەت کە خێزانێکی سەرکەوتونە و لێرەوە دەستخۆشیم بۆ هەیە کە خۆشببختی لەم کوردی ئێمە خێزانیاوە سەرکەوتوێت باوەڕت بێت پێم وایە 3 ڕۆژ 4 ڕۆژ بوو ئەم وەزعە هاتبوو کایەوە تەلەفۆنی بۆ کردم وتی دکتۆر من بەتەمەن بەرنامەیەک بۆ خێزانمان بۆ ماڵ و خانەوادەم تەمەن وەزم 3 مناڵ هەیە کاتە 5 نەفەر خێزانەکە پێم خۆشە شتێک چی بکەین چەندێک گرنگ و مهمە ئەم بەڕێزە تەمەن ئێستاش وەرەقەی لە ناو مۆبایلەکەمایە وەرەقەیەکی هێناوە دایناوە چی بکەن و چی نەکەن یعنی بۆ نمونە مەسەلەن ناوی 2-3 سیلسیلەی جوانی ئەنتەرنێتی لە من وەرگرتووە کە ئەمانە 20 ئەڵقە و 30 ئەڵقەن بۆ نمونە سیلسیلەیەکە لە ناشناڵ جوگرافی وەختی خۆی پەخش کراوە ئەمە دیاری کردووە هەموو ڕۆژی ئەم خانەوادەیە بۆ نمونە 7 بۆ 8 ئێوارێ سەیری ئەم بەرنامەیەکەن کە پێم وایە تا ئێستاش سیلسیلەکان بەردەوامە بۆ نمونە کۆمەڵێ ڤیدیۆی لە من وەرگرتووە لینکی لە من وەرگرتووە هەنی مەبەستمان لەوێ دایک باوک ئاوا دەتوانن بەرنامەڕێژی بۆ مناڵەکانیان دانن کۆمەڵێ لینکی ڤیدیۆی لە من وەرگرتووە لە یوتیوبەکەی منی وەرگرتووە کەمە بە سیلسیلەیەک باسی کرد
يعني مثلا من كۆمەڵێ سیسری بەرنامەم هەیە لە یوتیوبەکەی خۆمە باسی ژنومێردی بەختەوەرەکەم ئەمە دایناوە ئەڵێ کردێ گاتە ئەمە دکتۆر جان ئەمە تایبەتە خۆم و مەدام سەیریەکەم کەمە گرنگە ئەمە گرنگە ینی بەڕێزێک ئاوا هەبێت کۆمەڵێ سیسیلەی بەرنامەی لێ وەرگرتومە دکتۆر تۆ بزانی بەرنامەی ئەنیمیشن و هەندێک فلیمی تۆزێک بۆ نمونە ئەکشن وانە بێ بۆ گەنج بێت شتی جوان هەیە معقولتم بڵێ وڵا لەوە چێ فلان و فلان هەبێت کۆمەڵێ فلیمی هێناوە کە ئەکشنە کە بۆ نمونە مەسەن لە هەندێ پیج و سایت بڵاو کراوەتەوە کە ڕەنگە بەڕێزان و بینەرانش خۆیان بزانن ئەمەی داناوە بەڵام بۆچیە هەبزانە دایک و باوکی سەرکەوتوو ئاوایە نەگەر حەزی خۆم کۆمەڵی بەرنامەی داناو ئەمە کۆمەڵ هێشتا لەگەڵ مناڵەکانە سەیرەکەن ڕاستە پیاوەکە ڕەنگە 47 ساڵ تەمەنی بێ حەزی لەمە نەبێ ڕاست ئافرەتەکە ڕەنگە 43 ساڵ تەمەنی بێ حەزی لەوە نەبێ بەڵام تۆ گەر بتەوێ بە زۆق و شەوقی مناڵەکان بکەی ئەگەر بتەوێ مناڵەکانیش لەگەڵ تۆ زەیریشت بکەن دەبێت تۆش سوکایەتی بە حەز و ئارزۆکانیان نەکەی ئەسڵەن ئەو دایک و باوکە من ئاگادارم ڕۆژانان تقریبا پێم وایە نیم ساعاتێکیان هەیە بەس بۆ وەرزش یان سەیری بۆ نمونە یاریکی تێنسەکەن یان گۆڵڤە یان بۆ نمونە مەسەرەن بلیاردە یان سەیریکی تەرتیبات ینی مهم ئەگە تۆ دایک و باوکێکە بێت ئاوا بەرنامەیەک بۆ خانەوادەکە دانێ ڕەنگە بەڕێزێک ئێستا بڵێ بابمە دیارە خانەوادێکی خواپێداون باوەڕکە خانەوادێکی زۆر خواپێداو نین و معاشێکی زۆر باشی نییە جگە لەوەی کە بەڕێزە ئەو پیاوە بەڕێزە خۆی عاقڵە و لێزانە لا مۆبایلێکی هەیە و خەتێکی ئەنتەرنێتی و تەلەڤیزۆنێکی هەموو فەن و فنونی ئەم شتانە ئەمەیە بەڵام لە ڕێی مۆبایلەکە ئەم ڤیدیوانە تقریبا ئیشی لەسەرەکە تەلەڤیزۆنەکەش دەتوانێت بەرنامەکانی ڕێخە هەر نیرسات هەزار و ئەوەنە کەناڵە کەواتە ئەتوانی تۆ 5 کەناڵی زۆر باش و چاک و مەزبوط بێنی و بەرنامە ڕێژێک بۆ خۆت بکەیت کەواتە ئەگەر دایک و باوک ئامادە نەبن یعنی قسەکەمان لەوەیە ئەگەر دایک و باوک ئامادە نەبن بە لەگەڵ حەز و ئارەزووی مناڵەکانیان نەبڕۆن ئەگەر مناڵێکی کردێ سەر ڕیال مەدرید و بەرشەلۆنە و ئەم لێی تووڕەبی و ئەمە چییە و ئەمە هەن نەبڕایەوە و کۆڵە کۆنتڕۆلەکە بداتە عەرزا بە دڵنیاییەوە مناڵەکەش لەگەڵ تۆیان نایە سەیری وتارێ بکە سەیری کۆڕێ بکە سەیری سیمینارێ بکە سەیری شتێ بکە چکە تۆ سوکایەتیت بە حەز و ئارەزەکەی کرد ئەگەر پیاو ئامادە نەبێت بۆ مەسەن ئەڵقاڵقەیەکی لە تەلەڤیزۆنەکەیەوە پەخشە کرێت ئافرەتەکە حەزی دێت ئەگەر پیاوەکە لەگەڵیا سەیری ئەم بەرنامەیە نەکا بە دڵنیاییەوە ئافرەتیش دوای لەگەڵ سەیر ناکە کەواتە بۆیە دەڵێن سەرۆکی خێزانەکان دەتوانن نەمەتی منداڵەکان بگۆڕن ئەگەر بێت و دایک و باوک حسابێک بۆ حەز و ئارەزوو بکەن و پێکەوە دانیشن تۆ حەزت لە چییە تۆ حەزت لە چییە ئێمە بەداخەوە لەم ماوەی لە کتێبێکا خوێن و باسی ژنومێردی بەختەوەرەکە ئەڵێ باشترین و چاکترین شت بۆی ژنومێردێک بە درێژایی 40 ساڵ 50 ساڵ 6 ساڵ پێکەوە بژین و ئاخ ئۆف لە بینە نەبێ ئەوش بریتیە لە هونەری مەشوەرەتکردن هونەری پرس و ڕاکردن هەر دایک و باوکێک کە سەیریان بەرنامەیەمانەکە ژنەکە پرسیار لە پیاوەکە بکە پیاوەکە پرسیار لە ژنەکە بکە ژن و پیاوەکە پرسیار لە مناڵەکان بکە نەک بارودۆخی مانگونی بە چەندین ساڵ توانن بەڕێکن بە خۆشبەختی و ئاسوودەی یعنی ئەگەر دایک و باوکێک ئەم بەیانی هەڵساون سەعات پێم وایە بەرەو سەعات 9 ئەم بەیانیە خۆ دنیا آخر زمان نابێ دایکەکە و باوکە بڵێن مناڵەکان وەرن دەی قوربانتان حەستانە چی ئەم نیمەڕۆ با بەدڵیەوە بکەین یعنی خۆمە بە سەدان جار فاسۆلیا و برنج کراوە مناڵ حەزی لێ نەبوو باقی چێکەم نیمەڕۆی بە حەزی ئەو بێت لەوە چێ مناڵێک بە حەزی لە کنگرماسی بێت لەوە چێ حەزی لە هێرکە ڕۆن بێت کۆی لەوە چێ بۆ حەزی لە شتێکی بەسیط بێت کە ڕەنگە ئەڵێ مەنعتەجەولە ڕەنگە هەموو شتێک فراهم نەبێت بەڵام ئەوەندەی کە لە ماڵە هەیە ئەتوانی بخەیتە بەردەست مناڵەکان ئەم شتانەمانێ دەی سەیری سەراجەکە بکەن حەستان لە چێ بە شتێکی لێ دروستکەین کاتە مشوەرەکردن بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگە بۆ سەرنجڕاکێشانی ژن پیا و مناڵ و بۆی ئیدارەکردنی کاتەکان بەڵام ئەگەر مشوەرەکردن نەبێ و بەرنامە ڕێژی نەبێت تۆ زۆر پرسە دکتۆر با باسێک لە خوێندکاران بکەین لە ئێستادا خوێندن وەستاوە و تا چەند گرنگە خوێندکاران ئەم هەلە بقۆزدە بۆ ئەوەی کە بتوانن ڕۆژانە کاتێکی کەمیش بێ بۆ سەعیەکانیان تەرخانی بکەن و بتوان سەعیەکانیان بکەن بۆ ئەوەی کە سوودیان پێ بگەێنێ لەو سەر کە ئیتر خوێندن ئەکرێتەوە کاتێک بۆچی بۆ سەعیکردن دابن بەڵێ طبعا بەداخەوە ئێمە وا دەزانی سەعیکردن بەس بۆ دەرەجهێنانە ئەوەش هەڵەیە چەندێک خۆشبەختم کە هەندێک جار ئەبیستم لەم کوردەی خۆمانە کە خێزان هەیە بەرنامەی داناوە کامە شتێکی زۆر خۆشە بەرنامەی داناوە بۆ فێربوونی زمان ئەزیزان و بینەرانی ئازیز ینی تکایە ئێمە دەبێت زیاتر خۆمان بە قوترکەین خۆمان ڕۆشن بیترکەین ئێمە وا دەزانین دایک و باوکێکی ئازیز کە سەیری ئەم بەرنامەی مەکەوا دەزانێت ئەگەر ئەوان تەلەبەی زانکۆ نەبنتر زمانیان بۆچی ینی وا دەزانین سەعیکردن تەنها و تەنها لە کیمیا و فیزیایە بۆ خوێندن و بۆ دەرەجێنە کەمە خوێندنەوەیکی هەڵەیە سەعیکردن سەعی کوشەی سەعیکردن لە عەرەبی واتەوە سەعی ینی هەوڵدان کەواتە هەوڵدان
ئەشێ من دایک و باوکێک و خانەوادەیەک بەرنمەیە نەبێ بۆ فێربوونی زمانی فارسی کە لەوەچێ لە داهاتوە ئێستا ئێران بۆتە وە کۆڵێ دێوەزمێک لەلامەڕانی بە قوربانە ئەوەی لە ئێران هاتۆتە با لێمان نزیینی ئەشێت 2 ساڵتر ئەوە نەخۆش بێ بڵێ بڕۆم بۆ شمالی تاران جێوێ بگۆڕم بەڵام خانەوادەکە زمانی فارسی بزانن ئەشێت ئێستاکێ جنوب بوو بۆ نمونە هەندێک وڵات ناخۆشە و ئیزعاجە ئەشێت زەوقمان لێ بچین بۆ بەغایە سەردانێکی شوێنێ بکەین فێری پێویستمان بە زمانی عەرەبی بێت نەک هەر بۆ سەردانکردن دەشێت تۆ زۆر پێویستت بۆ بێ کەناڵەکان کاتە سەعی کەلیمەی سەعی و هەوڵدان و کۆششکردن کاتان لێ دەکەم ماڵ و خانەوادەکان ئەمە قسەیە بۆ خۆمە بۆ تۆشە بۆ هەموو تاکانی کە گویانە دەنگمانە سەعیکردن تەنها بۆ دەرەجەهێنان نەبێت ئێمە زۆر بەدەگمەن بەرنامە ڕێژیمانێ بۆ فێربوونی زمان زۆر بەدەگمەن بەرنامە ڕێژیمانێ بۆ فێربوونی کۆمپیوتەر کەمەش بۆ خۆی گرنگە یعنی ئەگەر بەڕێزێک سەیری بەرنامەکەی ئێمە دەکات ئەگەر بێت و ژن و پیاوەکە بەرنامە ڕێژیەک دانێن ئەم ماوەیە چۆن مناڵەکانن فێری بەرنامەکانی کۆمپیوتەرکەن مناڵێکە تێ دویم تەوەستەیە فێری وۆردیکە فێری پاوەرپۆینتیکە گە جەنابەت ئەزانی فێری ئەگزڵیکە فێری فۆتۆشۆپیکە بەجددی بە دڵنیایە و دەڵێن بەڕێزێکە سەیری بەرنامەکەی من و تۆکە خۆی فۆتۆشۆپ ئەزانێ کوڕێکی هەیە کچێکی فێری فۆتۆشۆپی کار لەوە چێت لە داهاتووە 5 ساڵ 10 ساڵی تر ئەم مناڵە ئەوەنەی نانی ئەم فۆتۆشۆپە ئەخوا نانی شادەکەی نەخوا ئەوەندەی ئەم فۆتۆشۆپە یان بۆ مثلەن هونەری قسەکردن يعني كتاب هي لسر هنري قصة كردن هنري وتاردان هنري شوازي دربرين كما قرقوا مهمة خو جناب منو تو لواتشيد مثلا دان مذيع هي لم شارعة من أزانم راقاندني تاونا كردو نزانم جناب شي تاو كردو بلام خلقي ترى ناس راقاندني تاونا كردو لم تلفزيون برنا كتلفزيون بتلفزيون شري دقلاكا منافساكا لو تلفزيون وازت هنا ورا من عقدك باشترو شاكتي دقلاكا بولا بري هنري قصة كردنا زاني زور بدق من عائلة وخانة وذا إيش ما لسر كردو صعيب كاين لهنري قصة كردن يعني مدایک و باوک قال دکتۆر جانوازم دەبێنە شو جازۆ عائلە و عاشق دوو سێ چوار زیڕە کوشتوم هەیە قسەی خواسایی نازانن دایکە ئەزیزەکەم خەتای زانکۆ بۆگری خەتای پەیمانگا بۆگری خەتای حکومەت بۆگری و خەتای تۆیە کە هەوڵت نەداوە مەسەن چەند جارێک کچێکی جوانت هەیە 10 ساڵە بیکەیتە سوچێک و بڵێ یاڵە وەرە شتێکمان بۆ باسکە چەپڵەیەکی بۆ لێ دەیت و ئافرم دەست خۆشە بە دوو چەپڵە لێدان و تەرتیبات ئەتوانرێت باشتر و چاکتر و مەزبوطتر بێت کاتە سعیکردن قسەکەی زۆر تۆ جەناب زۆر ڕاستە ئەگەر بێت و بەرنامە ڕێژیەکە بێت لە ماڵەوە بەرنامە ڕێژیەکە بێت کە چۆن مثل دایک و باوک هاوکاری منداڵەکانیان بن مەسەی باشترین و چاکترین کاتە ئەوەی کە دایک و باوک پێشتر فریان ناکەوتەوەیت وڵای مناڵێکمێ دکتۆر لە بیرکاریە زۆر خراپە ئێستا گرنگە بۆیە من پێشتر وتم ئەگەر بێت و دایک و باوک لەگەڵ مناڵە دانیشن دەزانێت دەڵێ دکتۆر ئەم مناڵم پێنجی ابتیداییە ئێستش کوردیەکەی باش نییە دەی وەڵی بەڕاستی ئەتوانم بڵێم عیبەیە بە مانگ و نیوێک دایک و باوکێک خەریجی مەحەدن یان زانکۆن یاخود بەلانی کەم و ئامادەیان تاو کردووە منداڵێکی بۆ نمونە پێنجی سەرەتایە نیە ئەم ماوەی هەوڵیان نەداوە لەگەڵای خوێندنەوەی باشترکەن چاکتری کەن یان نەخێر بۆ نە کەسێکی ترێ منداڵێکی ترەیە کە مەسەلەن لە بوارێکی ترە زەعیفە کەواتە ئەگەر بێت و بەرنامە ڕێژیە بێ بەڵام جابا بەڵامێکی تێ بکەین ئەگەر دایک و باوک هاوکار نەبن بەجددی مناڵ ناخوێنێت یعنی بە چۆن ئەگەر باوک لێرە آخر سەڵتی داوە بە تەلەڤیزۆن و سەی هەواڵەکە و کۆرۆنا وای لات کۆرۆنا وای لات دایکی خانمیش دەوتی و لە مساعدەکە تەلەڤیزۆنێکی بۆ خۆی داناوە بە مناڵیش بە هەردووکمانەوە لەگەڵ ڕێزما بەبێ شعورانە بە مناڵیش بڵین بڕۆ لە هیوانەکە بخوێنە بەڕاستی قورئانە فەرمێ لیمە تەقولونە ما لا تەفعلون مە ئەوەیە یعنی بۆ کچی شتێک دەڵێن کە خۆتان نایکەن بەڵام ئەگەر بێت و باوکەکە بەجۆیە جۆرەکان تەلەڤیزۆن و سەتەلایت و ئەنتەرنێت و کۆڵی وایفی بکوژێنێتەوە بڵێ دەی کوڕە جوانەکانم سعات 8 هەتا سعاتدا بە هەمومان شتێ بخوێن و ئیسفادە بکەین ئەم دەستکار بە کتێب خوێندنەوەیەک و چیرۆکێک ڕۆمانێ بخوێنێتەوە دایکەکەش بۆ خۆی کتێبە بخوێنێتەوە لەسەر شێوازی چێشکردن و تەرتیبات و جێ بگۆڕێ بە دڵنیایی و مناڵش حەزی لە کتێب خوێنێت چکە زانێ سعات دا بەرنامەیەکی تر هەیە بەرنامەیەکی خێزانی هەیە پێکەوە سەیری فیلمێکی هندیەکەن پێکەوە سەیرێکی فیلمێکی کوردی یان فارسی دەکەن بەڵام دایک و باوک هاوکار نەبێ ینی من لەم ماوەیە زۆر جار تەلەبە پەیوەندیە کات زۆر جار لە ڕێی مەسەن فەیسبوک و لە ڕێوانە تەلەفۆنە کاڵە دکتۆر هیچم بۆ ناخوێن دەڵێم بۆ ڕۆڵاڵە دکتۆر جان چۆن پێم بخوێنرێ باوکم هەموو دقەیەک ئەڵێ ئەوە سیانزەی تریش توش بوو ئەڵێ لە ناوسکاکەومە خوارەوە ئەوە چواری تریش مرد باوکم وەختێکە زانکۆیەکە بەژوورەکەی منە ئاخۆفی لێساوە ئەڵێ ئیتالیا وێران بوو دکتۆر هەر لەسەر ئەوە چی بکەین بۆ ئەوەی کە ئەو هەواڵانە کاریگەری لەسەر مناڵەکانمان دەبێت وەک ئەزانین کە مناڵ لە قۆناغێکی هەستیاری ژیانیایەتی چی بکەین بۆ ئەوەی کە ئەم ڤایرۆسی کە ئێستا هەیە ئەم نەخۆشی ئێستا هەیە نەبێتە هۆکارێک بۆی کە منداڵەکانمان بترسن و لە داهاتوودا کاریگەری لەسەریان هەبێت تەمەن بۆ معلوماتی جەنابتان وشەی مردن ئەبۆی بینەران بزان وشەی مردنێکێکە لەو شانەی کە لە جیهانە دەرکەوتووە کاریگەری نێگەتیڤ و سلبی هەیە لەسەر تاکەکانی کۆمەلگا
نەک هەر بۆ مناڵ بۆ گەورە بۆ بچووک بۆ دەوڵەمەند و بۆ فەقیر تۆ بڕۆ هەنێ وەزیر و گزیر هەیە لە هەموو عالەمە کونە مشکیان لێ بۆ بە قەیسەری هەنێ ڕئیس وزەرا هەیە هەنێ ڕئیسی وڵات هەیە ئەسڵەن ئامادە نیە کۆبوونەوە هەموو شتێکی ڕاگرتووە سەردان و تەرتیبات ڕاگیداوە لەگەڵ سوحوفەکانیش قسە ناکەن بۆ لەبەرەوەی بە جددی ناقی نییە من وەکو دکتۆرێکە توبم تەواو کردووە دەزانم کاریگەری وشەی مردن چەندێ خراپە چەندێ کاریگەری زۆرە بۆیە مەسەلەی وشەی مردن کە بەداخەوە ئێستاکیە ڕۆژانە سەدان جار ئەم وشەیە دەچێ بە گوێمانە ئەمە بۆ منیە کە تەمەنم 41 ساڵە و دەروون زانیم خوێندووە و دەروون ناسیم خوێندووە و تەجروبەیەکی ژیانم هەیە ڕەنگە هەر کاریگەری هەبێ بەڵام کاریگەری کەمە بەڵام بۆ مناڵێک کە لە ڕووی تەنمی بەشەری وڵێ هەر جارێک 7 جار 8 جار شتێک دووبارە و چەند بارەت کردەوە لە عەقلی واعی وەچێتە لاواعی قورسە بە ئاسانی دەرچێت ئەوە زۆر قورسە بۆ مناڵ بۆیە زۆر قورسە مەسەلەی مردن و نەخۆشی و ئیبادەبوون و تیاچوون زۆر بە مناڵ بوترێ زۆر قورسە ئەم هەواڵانە لە مناڵی 5 ساڵ و 6 ساڵ و 7 ساڵ و 10 ساڵ و 15 ساڵیش بگرێت تاوەکو قۆناغی ئامادەیش بە گویانە بدرێ بەڕاستی زۆر ناخۆشە زۆر قورسە زۆر وەکۆڵێت هەڵەیەکی گەورەیە ئەم هەواڵانە و هەندی هەواڵی مردن و هەواڵی تیاچون و هەواڵی لەواچێ بمرێ و هەواڵی بۆ نمونە مەسەن وڵاتێکە بەرەو تیاچون دەچێت ئەم هەواڵانە بدرێ بە گوێ مناڵ لەبەرەوە لە ڕووی دەروونزانیەوە تکا دەکەین دایک و باوکەکان حسابێ بۆ شعوری مناڵەکان بکەن حسابێک بۆ هەست و نستی مناڵەکان بکەن یعنی هەست و نستی مناڵ بە ڕێزێکەڵی کاکتۆ جان ئەگەر ئێمە مەنع تەجەول بێت و کەرەنتینە بێ یان چی بکەین یعنی بەلانی کەمەوە ئەتوانێت زوو ژوورەکان بگۆڕێت کاریگەری هەیە ئەتوانێت زوو بچێتە حوشە و تەرتیبات کاریگەریە ئەتوانێت زوو بچێتە سەربان و کاریگەری هەیە ئەگەر حەدیقەیەک هەیە باخێکەیە زوو بچی زۆر باش و چاک و مەزبوطە تەفمیمی ژوور گۆڕین لە ڕووی دەرووناسی و دەرکەوتووە زۆر باش و چاک و مەزبوطە و کاریگەری دروستکردن لەو جۆ و بارودۆخی کە هەیە کەواتە هەتا ئەتوانی وریای هەواڵەکان بین وریای بارودۆخەکان بین وریای ژینگەکە بین ئەگەر ئەمانە بگۆڕین قەناعەتم وایە زۆر باش و چاک مەزبوطە و تەرفی هیچ زۆر گرنگە یعنی تەرفی ئەگەر لەگەڵ تام سەدیم ئەگەر پرسیارەکە جناب بەڵام تەرفیهی زۆر گرنگە ینی تەرفیهی بۆ هەر لە دینیشا پێغەمبەر دوردی خوای سەر بێ فەرمی ئیبتیسامی فی وەجهی ئەخیکە سەدەقە ئێستا عیلمی تازە دەڵێت کاتێک ئیبتیسامە و زەردەخەنە و پێکەنین هەیە ینی باوکەکان زۆر گرنگە لەم ماوەیە ڕومۆچ نەبن ئەو باوکە بەڕێزانەی کە سەری بەرنامەکەمانەکەن ئەڵێ وەڵا دکتۆر من خۆم هەر تەبعم وایە بڕومۆچم تکادێ دەکەین ئەم ماوەیە دەبێت دەگەڵ ژن و ماڵ و مناڵتان ڕومۆچ نەبیت بێتاقەت و بێزاری و وڵات جەوێکە سەر و دڵم گیراوە یان چکە هۆکارێکە بۆی کە ئەو حاڵەتە دەرونیان باشتر و چاکتر بێ و هۆرمۆنێکی تەپەن پێڵن هۆرمۆنی سیرۆتۆنین هۆرمۆنی سەعادەت یان هۆرمۆنی خۆشبەختی یان هۆرمۆنی دڵخۆشی کە دراسە کراوە بە قسەی خۆش بە هەواڵی خۆش بە نوکتەی خۆش بە پێکەنین بە زەردەخەنە بە یاریکردن و بە تەرتیبات و بەوانە هۆکارێکی زۆر باش و چاک و مەزبوطەکە ئەو هۆرمۆنە زیاتر دەربدرێت و حەز و ئارەزوو لە مناڵەکانە زیاتر دروستکات و خۆشبەختیان تیا دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونی دکتۆریان سپاس بۆ زانیاریەکان خۆشحاڵ بین بەڵێ سپاس بۆ دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی مامۆستای زانكۆ و شارەزا لە پەرپێدانی توانەکانی مرۆڤ کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوان بوو لەگەڵمان بەڵێ عزیزانم ئێستاش پەیامنێرمان ئاوارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە ئاوارە سڵاو لێ بوو بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە زانیاریەکان لە لای تۆ چین کۆژین بانی تۆ و بانی تاوای بینەرانی کەناڵی گەلی کوردستان باش من لە بانکی هەرێمم واتە بەڕێوەبەراتی بانکی هەرێم کە بانکی هەرێم بەڕێوەبەراتی گشتەکەی کە لە سلێمانی من لێرەم ئەم بەیانیە بڵێن بڕیارەکە بڵێن هەموو ئەو بانکانی کە لە هەرێمی کوردستان بەگشتی و پارێزگای سلێمانی و لە سلێمانی هەن دەرمان ڕێژ بکرێن بۆی کە سبەی پێدانی موچەیە موچەی وەزارەتەکانە وەزارەتانی کە دابەش نەکرابوو موچیان پێدەدرێت بۆی کە ئەو کەسانی کە بڵێن ئەو بەڕێوەبەرانە یاخود ئەو شوێنانی کە دێن موچەکانیان لە بانکەکان وەرەگرن بڵێن نەبێتە هۆکارێک کۆی کە تووشی ڤایرۆسی شتێ بوون کە ڤایرۆسی شتیانیانە بەڵام ئەمان دەیانەوێت پێشوەختە ئامادەکاری خۆیان بکەن من لە ئێستادا میوانێکم لە لایەوێش بەڕێز کاک عەبدوڕەحمان ساڵح کە بەڕێوەبەری گشتی بانکی هەرێمە لە سلێمانی کاک عەبدوڕەحمان زۆر سپاس بۆم دەرفەتە دەمێت لەوە دەست پێ بکەم ئەو شێوازی دەرمان ڕشتنە چییە و وردەکارێکمان بۆ باسکەی سپاس بە خێراتنی بەڕێزانەکەین ئەمانەی لە ڕێگای بەڕێزانەوە ئاگاداری هەموو هەوڵاتیانی بەڕێزکەین کە سەردانی بانکەکانەکەن وەک ڕێکارێکی خۆپارێزی بە هاوکاری و تەنسیق لەگەڵ بەڕێتی گشتی تەندروستی سلێمانی ئێمە ئەمڕۆ هەڵەسین بە دەرمان ڕێژکردنی بانکەکان وەک ڕێکارێکی خۆپارێزی لە هەما کاتداداوە لە هەموو هاوڵاتیان و ئەو بەڕێزانە دەکەین کە سەردانی بانکەکان دەکەن بۆ وەرگرتنی موچەکانیان
بە هەمان شێوە ڕەچاوی ڕێکارە خۆپارێزەکان بکەن بە مەبەستی سەلامەتی هەمویان و هەموو ئەو ڕێز و هاوڵاتیانەی کە سەردانی بانکەکانەکەن. ئەم کارە بە هاوکاری هەموو لایەکمان دەتوانین ڕێگری بکەین لە هەر کارێک کە زیان بە تەندروستی هاوڵاتیان بگەنێتێ. ئێمەش ئەمڕۆ لێرەین بە مەبەستی ئامادەسازی بۆ ئەو کارە و ئامادەکاری کاروبارە ئیداری و دارایەکانمان بۆی بەیانی بتوانین بە شێوەیەکی ڕێکپێک ئەو بانقانەی کە موچەی دابەت دەکرێت موچەکانی لێ دابەت بکرێت. زۆر باشەوە تا ئەمڕۆ دەرمان ڕشتنی خود ڕشاندنی دەرمان بە ناو بانکەکەدا دەکرێت بۆی بەسبی ئامادەکاریەکان کردوونی ئاماد لە ناو بانکەکە و دەرەوەی بانکەکەش بۆی ئەو بە ڕێزانی کە لە دەروی بانکەکەەوە دەیانێت بێنە ناو بانکەکەەوە پارێزاو بن بە هەمان شێوە لە ناو بانکەکەشدا هاوڵاتەکانیش و فەرمانبەرەکانیش. زۆر باشە پێدانی موچە یاری خۆت بۆ پێی کە دەوام نیە هەمووان دەزانین پشوی فەرمی خۆ پشی ڕسمێ لە هەرێمی کوردستان ئەو میکانیزمە چۆنە یاخۆ لە کێوە بۆ کێ داوامەکەتان وە ئێمە هەموو بانکەکانمان ئاگادار کردوون بۆ ئەوەی زۆرترین ژمارەی هاوڵاتی و فەرمانبەر کە موچە وەردەگرن سوودمەند بلەوەی کەپارەکانیان پێ بگات هەموو بانکەکانمان ئاگادار کرد تا سەعات 3 پاژنیوەڕۆ داوامەکەن و ئەگەر پێویستی شا زیاتر بمێنەوە ئێمە هیچ لارێکمان نێ و ئاگادارێنەکەینەوە جارێکتر. مەبەستی کۆتایی ئێمەوەیە کە هەموو ئەو بەڕێزانی سەردانی بانکەکان دەتکەن ئومێد دەکەین هیواخوازین کە بە سەلامەتی شەکانیان بەڕێ بڕاو بەڵام وە کارێکی ڕێکارێکی خۆپارێزی ئەمەشمان پێ باش لۆ بیکەین لەبەر بەرژەوەندی هاوڵاتیان و بانکەکان. کاک عەبدوڕەحمان هەندێک کات لە کاتی پێدانی موچەیە قەرەباڵغی دروست دەبێت بە نمونەی هەندێک لە دایرەکان بۆ پێی بەڕێستان بەڕێوەبەری گشتی بانکی هەرێمن لە سلێمانی دەمەوە بزانم چیتان کردو بە نمونەی خانەنشینان ینی خانەنشینان هەندێک کات قەرەباڵغی دروست بوو ینی ئێوە ڕێنماییتان چییە بۆیان وە ئەم جارە بە تایبەت ئەمە بەڕێوەبەراتی گشتی خانشینی پێشەوەی بگەینە سەر دابەشکردنی موچەی خانشینی ڕێکارێک دیاریەکە بۆ شێوازی دابەشکردنی کەوا بێ لە ڕۆژێکدا ژمارەیەکی دیاریکراوی گونجاو سەردانی بانکەکان بکەن کە لەبەر سەلامەتووی تەندروستی خۆیان و هەروەها ئەوانەی کەس لە کارەکانیان هاوڕێکانیان هاوڵاتیەکانی تر کە سەردانی بانکەکانەکەن بەڕێتی گشتی خانشینی پێشەوەی کە دابەشکردنی موچەی خانشین دەست پێ بکات ڕێنمایی لەم بارەوە دەردەکات. کاک عەبدوڕەحمان سەبارەت بە ئەو کەسانی کە سبەی دێنە ئێرە پشکنینتان هەیە لێرە مەبەستم پشکنینی پلێگەرمیە ئەو باسی ئەومان بۆ بکەیت چیەک ئێمە کە ئەم دەرمانڕشتنەکەین بە مەبەستی خۆپارێزیە ڕێکارێکی تەندروستیە بەڵام پشکنینەوە ئێمە کاری پشکین ناکەینەوە. مەوسمە هیچ شتێک هەیە لە بانکەکەتانانی سبەی قەرەباڵغی دروست نەبێت گرنگی لە ناو بانکەکانی ئێمەدا قەرەباڵغی دروست نابێت چونکە بەدەر لە ئەوە ئێمە هێزی ناوخۆ هاوکاریمانەکە پۆلیس و ئاسایش بۆی بتوانین ڕێگری لە هەر قەرەباڵغیە بکەین بۆ ڕێخستنیان بۆی بە ژمارەیەکی یایکا بچنە ناو بانکەکانەوە بۆ ئومێدی سەلامەتی بۆ هەموو لایەک. کاک عەبدوڕەحمان لە سبەی یەکشەمەوە دەست دەکرێت بە دابەشکردنی موچەی سەرجەم وەزارەتەکان بە چ میکانیزمێکە چۆن هاوکار لەگەڵ دابەشکردنی موچەی شەیدان و کەسکاری شەیدی سەربەرزی شەیدان زیندانیانی سیاسی شەیدانی هاوڵاتی هەموو ئەو توێژ و چینانەی کە موچەوەرن بە پێ و خشەی کە وەزارەتی دارایی ڕایگەیاندووە. لە کۆتاییدا چی هەیە سڵاو ڕێزمان ئومێد دەکەین هەموو ئەو بەڕێزانەی کە سەردانی بانکەکانەکەن جایەکتر ڕێکار تەندروستیەکان پەڕەوکەن ئەمەش ئەوەڵ و ئەخیر لەبەر سەلامەتی و لە ساخی ئەو هاوڵاتی بەڕێزانەی کە سەردانی بانکەکانەکەین ئومێد دەکەین کارەکانمان بە شێوەیەک پێ ڕێکپێک بەڕێوە بڕوا و ئێمە دەسازی ئەوەی پێی سەرمان کردومان. زۆر سپاس بەڕێوەبەری گشتی بانکی هەرێم لە سلێمانی زۆر سپاس بۆ کاتی بێمە زۆر سپاس کۆژین بەو پێی کە ئێستا لە سلێمانی یاخود لە هەرێمی کوردستان بەگشتی بڕیارە سبەی دەست پێ بە دابەشکردنی موچەی سەرجەم وەزارەتەکان کە وەزارەتی سەرجەم دەستە و وەزارەتەکان لە هەرێمی کوردستان دابەش دەکرێت و وەک کاک عەبدوڕەحمانیش بەڕێوەبەری بانکی هەرێم لە سلێمانی ڕایگەیان کە ئامانجی ئەوان لە ڕشتنی دەرمان بە بانکەکانە ئەوەیە کە ینی هاوڵاتیان ئەو کەسانی کە سەردانیان دەکەن ئەو کەسانی کە دێنێرە پارە وەردەگرن یاخود موچەی فەرمانبەرەکان وەرگن دووچاری هیچ گرفتێک نەبن. هاوڵاتیان ئەگەر پابند بن وەک بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دەڵێت زۆرمان بڕیوە و کەممان ماوە هەواڵەکان ئەوەیە کە بەردەوام ئەوانەی کە لە نەخۆشخانەکانن چاک دەبنەوە بەو مەرجەی هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە پابندی ڕێنمایەکانی تەندروستی ئاسایش پۆلیس لیوایەکی پاراستن سلێمانی پێشمەرگە هەموو ئەو کەسانی کە داوا لە هاوڵاتیان دەکەن لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە بۆی پەتای کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بەدوور بێ. دەگەڕێمەوە لای تۆ کۆژین.
بەڵێ سپاس بۆ پامنێرمان ئاوارە کە بە شێکی ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی بەڵێ عزیزانم هەروەکو وتمان لا تەوەری دووەماندا باس لە زانیاریەکان دەربارەی ڤایرۆسی کۆرۆناکەین و گەزانین لێکەم ڕۆژەوە کە ئەم نەخۆشیە بڵاو بۆتەوە هەتا ئێستا کۆمەڵێک زانیاری جۆراوجۆر لەسەر ئەم نەخۆشیە دراوە بەڵام ئێمە ئێستا باس لە نوێترین زانیاریەکانەکەین دەربارەی ئەم ڤایرۆسەوە ئەم نەخۆشیەوە چۆنەتی توشبوون بە کەسی نەخۆش لە هەمان کاتیشدا نیشانەکانی چین و تا چەند حکوومەت لە بەرامبەر ئەم نەخۆشیەدا کاری کردووە و پێویستە ئەو کارانی نەکراون چین و پێویستە بیکات بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە ببینەوە و نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە زۆرترین ژمارەی توشبوونمان هەبێت لە هەرێمی کوردستان هەر بۆ مەبەستەش دکتۆر شێرزاد حەسەن رەزا شارەزا لە مایکرۆبایۆلۆجی با شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە دکتۆر گیان سڵاو لێ بوو بەیانیت باش بێت بەیانی ئێوە باش سڵاو لە ئێوە لە شتان ساغ و دووبارە دەستان خۆش بۆ ئەوەی کە شەو ڕۆژ لە خزمەتی ئەو خەڵکیان بۆ پێشکەشکردنی ڕێنمایی و خۆپاراستنی خەڵک زۆر سپاس دەکەم دەستی تۆش خۆش بێت خۆشحاڵین بە ئامادەبوونت دکتۆر گیان با سەرتا لە یەکەم پرسیار مۆلۆ دەست پێ بکەین لە سەرتای بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیەوە هەتا ئێستا کاری دەستە جەمعی لە نێوان تاکەکانی کۆمەڵگا هاتۆتەکایەوە تا چەند گرنگە کە کۆنتاکتێکی بەقوت و پەیوەندیەکی پتە هەبێت لە نێوان سەرجەم لایەنەکان بۆ ئەوەی بتوانین بە هەمومان ڕوبەڕووی ئەم نەخۆشیە ببینەوە بەڵێ سوپاسدانەکەم من لێرەوە دەستی یەکە بە یەکەی هێزەکانی ئاسایش هێزەکانی پێشمەرگە هێزەکانی بەرگری هێزێک پۆلیسی هاتوچۆ بە تایبەتی جگە لە سنتەری شارەکان ئەگەر بگەڕێنەوە بۆ دەوروبەری شارەکان دەستی یەکە بە یەکەی قایمقام مودرناحیەکان ئەو بازگانەی کە شەو ڕۆژ لە خزمەتی خەڵکان بۆ ئەوەی خەڵک لە ماڵەکانیان بمێنێتەوە دوورن لە ماڵ و مناڵی خۆیان لێرە و سوپاسیانەکەم دووبارە دەستخۆشیان لێکەم ئەوانە تیمی یەکەمن وەک ڕاگەیان کارەکان وەک پزیشک و کارمەندانی تەندروستی کە هەمیشە لە هێڵی یەکەمی بەرگری ئەم ڤایرۆسەیە بوونە بەردەوام لە خەمی خەڵکا بوونە لەگەڵ ئەوەشە کە کەمی موچە هەیە لەگەڵ ئەوەیە کە برسێتی هەیە لەگەڵ ئەوەیە کە جیرفان بەتاڵە بەڵام هەمیشە ئەم خەمە گەورەیە ئەو دەستە جەمعیە جوانەمان بینیوە بە تایبەتی من حەزەکەم بە نمونەیەک دەست پێ بکەم لە قایمقامێتی قەزای چەمسەماڵەوە کە قایمقامم بینیوە مرور بووە قایمقامم بینیوە ئاسایش بووە ئاسایشم بینیوە قایمقام بووە سەرۆکی شارەوانیم بینیوە پۆلیس بووە پۆلیسم بینیوە مدیر بووە ینی سیرەکەی ئەم دەستە جەمعیە بینیمە کارمەندی تەندروستیم بینیوە ئیشی مروری کردوە خەڵکی ڕێخستووە ئەم دەستە جەمعیە جوانی کە لە هەرێمی کوردستانە ئەوە بەرهەمەکەیەتی کە ئەیبینین ڕێژەکان بەرزەوە نابێ ئەوە بینیمانە کە ڕێژەی توشبووان سوپاس بۆخوا دووبارە سوپاس بۆخوا ئەبینی ڕێژەکان کەمە بێتەوە ئەو دەستە جەمعی کە لە نێوان تیمەکان و لە نێوان فەرمانگەکانە هەیە سەربەرزیەکی گەورەی دروست کردەوە بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی کە توانیوێتی سەربەرزانە دکتۆر سەباح پێمان بڵێ زۆرمان بڕیوە و کەممان ماوە ئەمانە گرنگن ئەمە گرنگە پیاوی قایمقامێک بۆ برسێتی و بۆ موچەی خەڵک دەستکاتە گریان قایمقامێکی وەکو حاکم ڕمە کە لێرەوە دەستخۆشی لێکەم و سوپاسی یەکەم کە پێشمەرگانە تیمەکانی ئێمە پێشمەرگەکان باوەڕکە کەمی موچەشیان هەبوو بێت توانیویانە وەکو پێشمەرگەکانی ڕاگەیاندن خۆیان ڕوبەڕووی ئەم هێڵە بەرگریە بۆیە بە ئەرچی خۆمانی ئەزانین ئێمە وەکو پسپۆڕانی ئەو بوارە لێرەوە دەستخۆشیان لێ بکەین ئەوان خەڵک لە ماڵەکانە ماونەتەوە هاونیشتیمانیانی ئازیزم سەرڕای برسێتی سەرڕای نەبوونی قوت سەرڕای دابڕان لە کار کۆژین خان حاڵەتێک هەیە لە هەموو کۆمەلگایەکە حەزەکەم ئاماژەی پێ بدەم ئەوش ئەڵێ برسێتی کۆمەڵە کاریگەری دروست دەکات یەکێ لەو کاریگەرێتیانەی کە زۆر جار بەسەر نەتەوەکانە دێ ئازادی لە تاکە سەنێتەوە برسێتی وا لە خەڵکە کات بیرکردنەوە نەکات واتە کۆمەلگا بەرەو کۆمەلگایەکی متەخەلیفە بات برسێتی وا لە وەکو وتمان برسێتی وا لە خەڵکە کات ئازادی نەبێ بیرکردنەوەی نەبێ ئەمانە هەمووی پلان بۆ داڕێژراو بن ئەبێ ئەم کۆمەلگایی ئێمە لەو برسێتیە نەجاتی بێ بۆی ئەو کارە دەستە جەمعی کە ئەو جوانی بە هەرێمی کوردستان دراوە کە سەربەرزانە لە تاک بە تاکی ئەم کۆمەلگایە و لە پێشمەرگە قارەمانەکان لە پۆلیسی هاتوچۆ کە ئەیان بینی لە کارمەندی تەندروستی کە ڕۆژانە لە ڕاگەیان کارەکانی وەک جەنابەت ئەبێ ئەم سەرکەوتنی هەمومانە ئەو دەستە جەمعیە بپارێزین و کۆمەلگا و وڵاتەکەمان بەم شێوە بەرەو پێشبەرین سەبارەت بە بڵاوبوونەوە بە ڤایرۆسی کۆرۆنا کە جەنابەت باست کرد من حەزەکەم یەک گوشە یەک ڕستە هەیە بێڵێم ڤایرۆسی کۆرۆنا مانای مردن ناگەێنێ ڤایرۆسی کۆرۆنا کوژەر نییە
ڤایرۆسی کۆرۆنا لە ڤایرۆسی کۆرۆنا زۆر مەترسیدارترمان هەیە ڤایرۆسی ئایدزمان هەیە ئیبۆلامان هەیە ڤایرۆسی هیپاتایتیس و ڤایرۆسی جگەرمان هەیە ئێستا ینی دەبینین لە ڤایرۆسیش بچووکترمان هەیە پریۆنمان هەیە کە خەڵک ینی لە بەریتانیا چەند جار بڵاو بۆتەوە ئەو حاڵەتەی کە بەسەر خەڵکە هاتۆ من حەزەکەم دەرونیان ئارام بێ دڵنیا بن کە ئەم بارودۆخە زۆرمان بڕیوە کۆژین خانەمە تاقیکردنەوەیەک بوو بەسەر کۆمەلگای جیهانی و کۆمەلگای کوردی شاهات ئەم تاقیکردنەوە تاقیکردنەوەی ئابووری بوو تاقیکردنەوەی کۆمەڵایەتیمان بوو تاقیکردنەوەی خێزانی بوو ئەم تاقیکردنەوەی خوێنکارەکان بوو تاقیکردنەوەی هێزەکانی ئاسایش و پۆلیس و حکوومەت بوو تاقیکردنەوەی ڕاگەندکارەکانمان بوو بەڵام لەم تاقیکردنەوەیە چێ ئەیباتەوە هەمومان ئەیبینەوە بە ئەوانەی کە لە ماڵەوە ماونەتەوە واتە لە سنگری بەرگری خۆیانان واتە خۆیانیان توش نەکرد واتە خەڵکیان توش نەکرد ئەم ڕوبەڕووبوونەوەی کەوتم تاقیکردنەوەکان بەچی بینەوە لە ماڵەکانمان بمێننەوە زۆرمان بڕیوە و کەممان ماوە ڕێنمایەکان جێبەجێ بکەن بە تایبەتی ڕێنمایە تەندروستیەکان لە سەر و 195 کۆمەلگای کوردی جێبەجێ کردووە کە زۆر بەخۆش حاڵیەوە ئەچیتە لادەیەک سەیرەکەی باوەڕەکەی کۆژین خان پیرەمێردەکان لە لادیەکان لە ئێمە باشتر و زۆرتر بەخەمی ڤایرۆسی کۆرۆناون ئەڵێن ئەمە نەهامەتیەکە کورد کەسی نییە زۆر من لەگەڵێکی لە پیرەمێردەکانی خزمی خۆمانە قسەم کرد لە یەکێ لە لادیەکانە وتم چۆنە وەزعەکە وتی بە هەموو گوندەکەم وتووە کەس نەچێ ینی بۆ ماڵە دراوسەکان زۆر ئاگاداری یەکتر بن وتم مامە تۆ چۆنەی خوێنیتەوە وەزعەکە لە زمانی ئەوەوە وتی کوڕم کورد کەسی نییە بەس لێمان بقەومێ کەس نییە دەستبارمان بدا لەبەر ئەوە ئەبێ ئەم وشانەی ئەم پیرەمێردانە بکەین بە بەرنامەی ژیانمان بۆ ئەوەی بتوانین کورد ئەو بێکەسیە بیسەلمێنێ کە نەتەوەیەکی خاوەن کەلتورە نەتەوەیەکی خاوەن ڕۆشنبیریە نەتەوەیە کە بە بەڕاگەیاندنەکەی خۆی بە پێشمەرگەکانی خۆی بە هێزەکانی خۆی بە کارمەند و پزیشکە بە ڕێزەکان کە دەستی یەکە بە یەکیان ماچەکەم ئەتوانی نەمدۆخە سەربەرزانە بێگومان دکتۆر باباسێک لەم ڤایرۆسە بکەین ئەمەیە بزانم کە نوێترین پشکنینەکان بۆ ئەم ڤایرۆسە چی ئەسەلمێنێت و زانیاریەکان چین دەربارەی نوێترین پشکنینەکان لە وڵاتە پێشکەوتەکانی جیهان لەسەر ئەم ڤایرۆسە کراوە نوێترین پشکنینەکان خوکۆم ڤایرۆسە پێشترکە زۆر ناسێنرا و زۆر قسەی لەسەر کراوە ڤایرۆس بە نانۆمیتەرە پێورێ نانۆمیتەر یەکێکە لە یەکە زۆر وردەکان کە لە مایکرۆژ ورترە لە ملیمەتری ژورترە واتە لە بەکتریاش بچووکترە ڤایرۆس لەبەر ئەوە ڤایرۆس لە دوو بەشی سەرەکی پێک دێت بەشی یەکەمیان مادە بۆ ماوەیەکەیەتی کە لە RNA پێک دێ واتە مادە بۆ ماوەی ئێمە وەکو مرۆڤ DNA ئەو RNA بە دەوریا پرۆتین لایەرێک هەیە واتە هینێکی پرۆتینی هەیە بڵێن بەرجێکی پرۆتینی هەیە بۆیە ئەو جۆرە تێستانی کە لە عالەمە پەری پێدراوە یەکێ لەو تێستانە تێستی کەڵچەرەواتە زەرعکردنێتی لە سەر گیانداری تر و بزانین ئەو گیاندارە ساین و سیمپتۆماتە نیشانەکانی چۆن دەرئەکەوێ و هەروەها بزانین کاریگەری لەسەر کوێ دروست دەکات ئەمە یەکێکە لە دواتر تاقیکردنەوەی دەرمانی شەر بەو شێوەیە کرێ و دروستکردنی ڤاکسینی شەر بەو شێوەیە کرێ دووەم ڕێگە ڕێگەی سیرۆلۆجیە ڕێگەی سیرۆلۆجی واتە لە سیرەمەوە کەمە زیاتر کۆریەکان زۆر احتیمامیان پێداوە پێڵێن ڕەپێت تێست واتە تێستێکی خێرایە لە ماوەی 10 دقەیە بۆ ماڕوونەکاتەوە بەڵام ئەو تێستەی کە زۆر گرنگە و زۆرترین جیهان کۆکن لەسەری تێستی جەنێتیک ماتریاڵە واتە تێستی بۆ ماوەمادەکەیەتی بە پۆلیمەرێز چەند ڕێئاکشنەکرێ PCR من لێرەوە ینی حەزەکەم خۆشحاڵی خۆم دەربڕم بۆ ئەوەی کە زانکۆکانی ئێمە وا زیاتر لە 15 بۆ 20 ساڵە ئیش لەسەر PCR ەکەن و بە چەندین بحوسمانەیە چەندی توێژینەوەمانەیە من لە 2009 توێژینەوەم کردو بە PCR و لە زانکۆی سلێمانیش ئیشمان کردووە ینی ئیشی ماستەرمان کردووە بەو شکلانی کە PCR ئێستا خۆشحاڵی ئەوەیە کە جگە لە زانکۆکان PCR لە ناو ناوەندەکانی تەندروستیە کە دوێنێکە ئەو تیمەی کە لە سەرچنار ئیشیان ئەکرد مانجێکیان تێپەر کرد لە ئیشکردن لەسەر RT-PCR و بەدەست و توانای خۆمان ئەتوانین PCR چیمان بۆکە ئیش لەسەر مادە بۆ ماوەیەکەیەکا و ڕێژەی هەڵا لەم تێستەیە
کەمتر ئەبێتەوە لە پوینت 1 تا پوینت 5 واتە ئێمە ئێستا دتێکشن یاخو تەشخیصکردنی ئەم ڤایرۆسە بە تایبەتی بە PCR نەبێت هەر ڕێگەیەکی تر لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە ڕێگە پێنەدراوە بۆ ئەوەی ئەو کەسانی کە PCRیان پۆزتیڤ بێت یعنی بە دڵنیایی هەڵگری ئەو ڤایرۆسا بن و ئەم ڕێگەیەکی کۆمۆنا و ڕێگەیەکی عالەمیە زۆرترین زانكۆکانی جیهان و زۆرترین زانایان کۆکن لەسەر بەکارهێنانی PCR و من بە خۆشحاڵی بۆ هاوڵاتیانی ئازیز و خۆشەویستیەوە ڕوونەکەینەوە کە بە توانای خۆمان و لە شارەکانی خۆمان توانای بەکارهێنانی ئەو جیهازەمانەیە بە کادری خۆشمانەوە. دەستەکانە خۆش بێت دکتۆر گیانەگەڕێم وەلای بەڕێزت. بەڵێ ئازیزانم ئەنیمەیشنێکمان هەیە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا با بێ کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین. لەگەڵتان بەردەوامی قسە گفتوگۆکانمان لەگەڵ دکتۆر شێرزاد حەسەن رەزا بەردەوامی پێ ئەدەین. دکتۆر گیانەگەڕێم وەلای بەڕێزت. ئەمەوێت باسێک لەوە بکەین لە زۆرێک لە تۆڕە کۆمەڵاتیەکان و خەڵکان باس لەوە ئەکەن ئەمە ڤایرۆس نییە، ئەمە غازە یاخود هەریەکە و شتێک ئەڵێ لەسەر ئەم ڤایرۆسە. ئەمە بزانم ئەمە تا چەند ڕاستە، ئایا ئەمە ڤایرۆسە بڵاو بۆتەوە یاخود ئەو شتانێکە خەڵکی تر باسیەکەن؟ بەڵێ سپاس دەکەم، سپاس بۆ پرسیارش. سەرۆکی سین لە پیرۆزبایی لە جەژنی سەری ساڵی سینیە وتارێک دادا بە زمانی چینی. بێبەختی کوردەوەیە کەممان سینیە زانین، مونتاژێک لەسەری کراوە بە زمانی عەرەبی گوایە ئەڵێ ئەمە ڤایرۆس نییە و غازە. 100% ئەمە هەڵەیە و برای ئەزیزم کاک لوقمان غەفور و ئەوان و ئەو ئازیزانەی لوقمان حەوێز و کۆمەڵی خەڵکی تریش دواتر چوونەوە سەر دەقەت چینیەکە و تەرجەمەیەکی جوانیان بۆ ئێمە کرد بە ئینگلیزی. پیرۆزبایی سەری ساڵەکە هەر باسی غاز ناکە، هیچ پەیوەندی بۆ نییە. من لێرەوە هاوڵاتیان دڵنیاکەمەوە ئەمە ڤایرۆسە وەک ڤایرۆسی هەڵامەت وەک هەر ڤایرۆسێکی تر تووشمانی کردووە و نەپەیوەندی بە غازەوەیە نەخۆتان بترسێنن، چونکە کۆژینخانی شتێکی زۆر خۆشت پێ بڵم بەڕاستی شایعە زۆر خەتەرە. بەڕاستی شایعە چیمان بۆ دروستەکە؟ سترێسمان بۆ دروستەکە. تۆ ئەزانی سترێس لە ئاستی عالەمیە شەشەم هۆکاری مردنە. سترێس باشە چۆن ئەمە سترێسە بۆ دروستکەین؟ تۆ ئەزانی 175 ئەوانەی کە لەم فترەیە
ڕویان کردو بەپێی ئەو پزیشکە بەڕێزانی کە ئێمە داتاکانیان هەندێک تەلەفۆنیان بۆ کراوە و لە ڕێگەی ئۆنلاینەوە لە ڕێگەی ئەوانەوە 175 ئەوانە تەنها سترێس و باری دەرونی سایکۆسۆماتیک دیزیزە. سایکۆسۆماتیک دیزیز چییە؟ ئەو حاڵەتە دەرونیە واد لێکە کەسێک تەلەفۆن بۆ پزیشکێکاڵە قاچم ژانەکە سرم ژانەکە چاوم ئاوی پیادێتە خوارەوە جاروزا قورگیشم ئەخورێت و هەروەها جاروزا پشتیشم ئازاری هەیە لە خۆمە دڵە کوتێشم زیادی کردووە. یعنی ساین و سیمپتۆمەکانی پەیوەندی بە هیچ نەخۆشیەکەوە نییە، تەنها باری دەرونیە تەسیرەکاتە سەر سۆماتیک تەسیرەکە سەر جەستەی مرۆڤەکە. تەسەورەکەی زۆر ئەو ڕێژەی زیادی کردووە بۆ نمونە ئەو شایعانە زۆرجار کاریگەری دروستەکە. ئەو حاڵەتی کە ڤایرۆسە و دڵنیابن ئێمە بە PCR لە ڕێگەی هاوڕێیان و خۆشەویستانم دیتێکشن کراوە و ڤایرۆسەکە ناسێنراوە، جێنەتیک ماتریاڵەکەی ناسێنراوە، هەتا پرۆتینەکەشیمان باش ناسیوە، پرۆتینی S باشە ناسین، E باشە ناسین، M باشە ناسین. ئەمە 100% ڤایرۆسە و دڵنیاش بن لەبەرەوەی ڤایرۆسیشە بۆی ئەتوانین تەعاملی لەگەڵا بکەین، چکە تەعاملکردن لەگەڵ ڤایرۆسە ئاسانە، هیچ پەیوەندی بە غازەوە نییە. ئەوە شایعەیەک بوو، هاوڕێیان و ئازیزانمان زۆر ئێمە پرسیاری ئەوەمان لێکرا، ئەو شایعانە قەت مەکەونە دوای. تەنها سەرچاوی زانستی ئێمە و تەنها سەرچاوە بۆ بڵاوکردنەوەی هەر زانیاریەک وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیە. خەڵک با پشت ببەستێت بە زانیاریەکان لە سەرچاوی فەرمیەوە، قەت پشت مەبەستە بە هەندێک سۆشیال میدیا ڕەنگە خەڵکێکە بێ با وا بڵین خەڵکێکە بێت حاڵەتێکی دەرونی هەبێت لە پشت فەیسبوکەوە بە فەیسبوکی فەیک یان بە هەر ئەوە حاڵەتی دەرونی ئەو کەسانە نەخۆشن، دڵنیا بەو کەسانە نەخۆشن کە دەسە بن بۆ فەیسبوکی فەیک و دروستکردنی شایعە بۆ تێکدانی باری کۆمەلگا. چونکە کۆژینجان ئەگەر لەو نوقتەیە بێت ئەوانی کە لە ماڵەکانمانە دانیشن پیریتیایە، خەڵک بەرزەپەستانی خوێنیتیایە، شکریتیایە، بەتەمەنیتیایە، مناڵیتیایە. بەڕاستی تاوانی چی ئێمە بە پیرەمێرد و پیرێژن و بە دایک و باوکی خۆمان ماوەتووە کاکە ئێوە لە ماڵەوە بمێننەوە، ئێمە لە ماڵەوە بێ بمێنینەوە، باشە لە ماڵەوە ئەمێنێتەوە، تەلەڤیزۆنە کاتەوە ڤایرۆسی کۆرۆنایە، سۆشیال میدیا کرێتەوە ڤایرۆسی کۆرۆنایە، پیانەڵێ ئێوە ئەمرێت پیرەکان وە ئێمە بوانە. لە خۆشترین هەواڵ کە من لە چین ئەو کاتە متابعەمە کرد لە ناو بڵاوبوونەوەی حاڵەتەکانە یەکێک لەوانەی کە ئین بوو تەمەنی 105 ساڵ بوو. تەسەورێکی وانە ئەم ڤایرۆسە خۆ ئەوە نییە بڵێ کوژەر، تەنها مەناعی خۆت بەرز بکەرەوە، بەرگری جەستە بەرز بێتەوە، دڵنیا بە ئەو سترێس و قەلەقی ناوێ و دڵنیا بۆ ئەم جارش ئەیڵێمەوە ڤایرۆسی کۆرۆنا مانای مردن نییە، مانای کوشتنی ئینسانەکان نییە، بەڵام ئەمە جەنجێکە تۆ لەگەڵ ڤایرۆساتایکی چۆن جەنگمان کردووە لەگەڵ نەخۆشەکانی تر، چۆن لە 1990 جەنجی ئینفلۆنزای ئیسپانی کراوە، پێشتر جەنجی تاعون کراوە، جەنجی گرانی کراوە، جەنجی برسێتی کراوە، کاکەمە جەنجی داعشمان بینیوە، جەنجی چیمیاییمان بینیوە، ناکرێمە بە ڤایرۆسێک هەموو ئەژنۆمان بشتێت و بینە سەر چۆک. دکتۆر با باسێک لەوە بکەین کە جیاوازینیان ئەم ڤایرۆسە لە هەرێمی کوردستان و لە وڵاتانی تر، باس لەوە ئەکرێت کە ئەم ڤایرۆسی لە هەرێمی کوردستانە هەیە جیاوازترە لەگەڵ وڵاتانی تر، ئەمە تا چەند ڕاستە؟ ئەمە لە ڕووی زانستیەوە پشتبەستن بە چەند توێژینەوەیکی زانستی ڤایرۆس کە لە ناوچەیەک بۆ ناوچەیەتر ئەگۆڕێت واتە دەگوازرێتەوە لە نێوان مرۆڤەکانە بەپی پرۆبابلیتی لە 1005 احتیمالی میوتیشن واتە بازدانی هەیە. ئەو ڤایرۆسە کە لێرە هەیە ئەو ڤایرۆسە نیە لە ئەوروپا جێنێتیک ماتریاڵەکەی وردە ئاگۆڕێ بۆ چکە ژینگە ئاو هەوا پلەی گەرمی ئەو شوێنە ڕادیشێ ئەمانە هەموو کاریگەریان ئەبێ و جەستەی مرۆڤەکانی ئێمە فەرقی هەیە لەگەڵ جەستەی مرۆڤێک لە ئەوروپا. جێنێتیک ماتریاڵی ئێمە من حەزەکەم هەر بۆ زانیاری جەنابت و بینەرانیش سەر زەوی کراوەتە 4 ڕەگەزی مرۆڤەوە. یەکەم ڕەگەزی ڕەشپێستەکانە ئەوە ئەیبینین، دووەم ئەمە بەپی سیستەمی بەرگری ئاوا تەوزیع کراوە. یەکەم ڕەشپێستەکانن سیستەمی بەرگریان زۆر بەهێزە و دووەمیان گەرم ڕەنگەکانن کە خۆمانەکە خۆشببختی لە یان چۆن لە هێڵی دۆمێن، سێم زرد پێستەکانەکە کە سین و یابان و ئەواناکە، چوارمیان سپی پێستەکانەکە کە ئەوروپاکات بە سیستەمی بەرگری تەسەورەکەی نەخۆشی هەیە حومەی قورمزی سوورەتە زۆر کەم تووشی ڕەشپێستەکانە بێ، بەڵام لای سپی پێستەکان زۆرە، ینی سیرکە مەناعە فەرقی هەیە لە کەسێ بۆ کەس و ئەو ڤایرۆسش کە دروست ئەبێتەوە دووبارە لە جەستەی مرۆڤەکانە دروستە بێتەوە. حەزەکەم یعنی ئەو جیاوازی و ئەو جیاوازی کە لە ڕەگەزەکانە هەیە
ئەبێتە جیاوازی میوتیشنی ڤایرۆسەکەش لەبەر ئەوە ئەبینین ئەگەر یەک جیاوازیە بکەین لە سوودان تەسەورەکەی یەک حاڵەتیان هەبوو سیرکە بەڵام لە ئیتالیا کارەسات دروستەکە ئیتالیا لە ڕێژەی مردنەکەوێتە پێش سین ئیسپانیا لە ڕێژەی مردنەکەوێتە پێش سین بۆ لەبەرەوەی ئەوێ سپی پێستەکان ئەمە یەکێکە لە هۆکارەکان نەک هەموو هۆکارەکان یەکێک لە هۆکارەکان ئەبینی ئەمریکا 100,000 تێپەڕکە گەیشتە 104 و 105,000 بۆ سپی پێستن بەرگریان بەرامبەر بەڵێ ڕەتا ڕێژەی مردن ئێستا چین بۆتە سێم پلی سێمی وەرگرت ینی ئیتالیا کەوتە پێش ئیسپانیا کەوتە پێش ئەمە لە ڕێژەی مردن بەڵام لە ڕێژەی زۆری ئێستا ئەمریکا لە پلی یەکەمایە کەواتە جیاوازی ڤایرۆسەکە بەپێی ژینگە بەپێی ئەو جستەی خانەخوێیەکی چییە خانەخوێی ڤایرۆسەکە گەر من ئێستا کۆرۆنان بێ منە بمە خانەخوێ کە تۆ توش ئەبی ئینشاڵڵا قەتیش توش نابی تۆ بیتە خانەخوێی دووەم کەواتە ڤایرۆسەکە ببی جێنێتیک ماتریاڵەکان وردە وردا میوتیشنی بەسەرهاتێ 100% توێژینەوەکان ئەوە ئەسەلمێنن کە ڤایرۆسەکان وردە وردا جیاوازیان ئەبێ لە شوێنێ بۆ شوێنێکی تر هەر ئەبینین سارس کاتی خۆی کە سەری هەڵدا لە سین هەر هەمان ڤایرۆسە بەڵام سەر هەڵدانی لە سعودی عەرەبی کە لە 2012 سەری هەڵدا جیاوازی هەبوو 2013 سەری هەڵدا جیاوازی هەبوو هەر ئەو ڤایرۆسە لەبەرەوە جیاوازی هەیە و پشبەستنە بە توێژینەوە دکتۆر هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە هەتا ئێستا خەڵکی چاوەڕێی هاتنی وەرزی هاوین و گەرماکەن ئەمێ بزانم کە تا چەند ڕاستە کە ئەم ڤایرۆسە بە گەرما لە ناو ئەچێەوە ئەو پلەی گەرمایی کە پێی لە ناو ئەچێت چەندە بەڵێ پلەی گەرمی لە ناوچوون فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە چالاک نەبێت بۆچی خۆ ئەڵێن بە پلەی گەرمی ئەگەر بەرز بێتەوە ڤایرۆسەکە کەمتر ئەبێتەوە لەسەر و زۆری توێژینەوە زۆر کراوە لەسەر پلەی گەرمی زۆری توێژینەوەکان لەسەر و 27 بۆ 30 پلەوە ئەم ڤایرۆسە شتێک لە ناو ئەدا پێی ئەڵێن ئس پرۆتین ئەو چکڵەی ئەگەر وا بینەرانی خۆشەویست و ئازیزانم لە کەناڵە جوانەکەی گەلی کوردستانەوە ئاگدار هات چکڵێکەیە لە ڤایرۆسەکە پێڵێن ڕسێپتەر ئێمە ئەم چکڵە ئس پرۆتینە پرۆتینەکەی مناوێنێ ئس باشە لەسەر و 30 پلەوە ئەم ئێسە لە دەسەدا واتە ئەگەر ڤایرۆسەکە هەش بێت توانای توشکردنی خەڵکی نییە بەڵام ئەمە مانای ئەوە نییە خەڵک توش نابێ بەڵام توشبووەکان زۆر کەمە بێتەوە بۆ چونکە جەوەکە پلەی گەرمی وەکووتمان ڕادەی شێ هەموو کاریگەریان ئەبێ لە گواستنەوەی ڤایرۆسەکە باشترین پلەی گەرمی بۆ گواستنەوەی ڤایرۆسەکە 1/16 پلەی 1/16 بەڵام لە سەر و پلەی سێ و ناچالاکە بێ لە سەر و پلەی 55 و 56ەوە هەموو تێکەشتی هیچ نامێنێتەوە لەبەرەوە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمایە دڵنیابن توژوەکان زۆر کەمە بێتەوە ئینشاءالله و بەڵامە معنای ئەوە نیە چونکە ناکرێت کۆژین خام بڵێن لە هاوی نایمە هەڵامەت ناگرین هەڵامەتیش ڤایرۆسە دکتۆر با باسێک لە توێژینەوەکی بەڕێزت بکەین وابزانم کە ساڵی 2009 توێژینەوەیکت کردووە و لە ئێستادا دووبارە لە پیکەی میدیا بڵاو کراوەتەوە ئەمێ بزانم کە تا چەند گرنگە سود لەم توێژینەوەی بەڕێزت وەرگێت لەو بارودۆخی کە ئێستای هەرێمی کوردستان بەڵێ من سوپاسدانەکەم سوپاس بۆ پیکەی میدیا کە دوێنێکە پەیوەندیان پێوەکردن لە ساڵی 2014 لە مانجی 5 یعنی ئەمە شانازیەکە یەکەم بۆ میدیای یەکێتی و بۆ پیکەی میدیا دوم شانازیەکە بۆ برای ئەزیزم کاک ڕۆژنامەنووس هەردیە بوو بەکرد کە ئەو حاڵەتەی لەگەڵ منە و چاوپێککەوتن و قسەکردنە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا لە پیکەی میدیا ئێمە یەکەم کەس بووین یان یەکەم میدیا بووین قسەمان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا کردووە بەڵێ و قسەکردنەکان هەمان ڕێچکەیە کە باسی ڕێگاکانی خۆپاراستنی تایە و باز نیشانەکانی تایە و با ناساندنی ڤایرۆسەکەی تایە بیانی بە تۆتەڵی میدیای یەکێتی 6 ساڵ پێش ئێستا لە ڕێگەی ینی دڵسۆستان برای بچووکتان توانیومانە ئێمە قسە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا بکەین کاما بۆ خۆی شانازیەکە کە کورد هەستیاری ڕاگەیاندنی کوردی دەرەخات یعنی وریایی ڕاگەیاندنی کوردی دەرەخات کە توانراوە ئەو کاتە دەست بۆ توێژینەوە و دەست بۆ ڤایرۆسی کۆرۆنا بێ و خۆشبەختانە دوێنێکە سایتی پیکەی میدیا هەواڵەکەی تازە کردەوە و لە ئەرشیفەوە جێڕاوێتەوە بۆ ئەوەی خەڵک بزانێت کە ڕاگەیاندنی ئێمە
زۆر هەستیارە و زۆر وریایە و زانستخوازانی ئێمە لە زانکۆکانە من حەزەکەم ئەمە ڕەبتکەم بە ئەو دەستکەوتانە و ئەو دەستە جەمعی کە لە نێوان بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و زانکۆکانە کراوە بۆ نمونە دوێنێ برای گەورە و ئازیزمان دکتۆر رەزا سەرۆکی زانکۆی سلێمانی VTM واتە ئەو میدیایی کە ڤایرۆسی تایە حازرەکرێ لە ڕێی زانکۆی سلێمانی و ئامادەکرا و براوە بۆ تەندروستی سلێمانی پێشتر کۆمپانیەکانی خۆمان شەریکەکانی خۆمان ئەڵێن ئەتوانین بەرهێمێنانی دەرمان لە داخلیە ئەوەکەین پێشتر برای بەڕێزم کاکتۆر سڵاح لە زانکۆی چەرم و ئامادەی دەربڕیوە مختبەری PCR و هەمووی پێشکەش بکات بۆی کار بکرێ هەموو زانکۆکان بەم شێوەیە ئەمە بۆچی ئەجێڕینەوە بۆ کارە دەستە جەمعیە گێڕینەوە ئەبێ لەمە و دوای میدیای کوردی دەسەڵاتی کوردی هانی بەرهەمی ناوخۆی بدەن لە بواری کشت و کاڵ لە بواری سناعات لە بواری بەرهەمێنان من ئێستا بیستمەڵە دەمامک شەریک کۆمپانیەکانی خۆمان خەریکن بەرهەمێنن لە داخلە کەواتە ئێمە ئەبێ بگەڕینەوە بۆ وتەی پیاوە پیرەکەی کە تەلەفۆنمان کرد بەیەکەوە بۆ ماما ئایوت پەنا ئێمە کورد بێکەسە ئەبێ دیسان دەست بەرینەوە بۆ بەرهەمێنانی بەرهەمی ناوخۆی باوەڕ بکە دەستی ناوخۆیمان زۆر گرنگترە لەو هەموو دەرمان و خۆراکەشتی کە لە دەرەوەی بکەکەین بۆ چاومان لە سنوورەکان بێت با سنوورەکانماندا بخرێت و بتوانین بەرهەمی ناوخۆی بەرهەمبێنین ئینشاءالله من زاش ئەەکەم ڤایرۆسی کۆرۆنا و ئەم پەتایە ئەبێتە بە هۆش خۆهێنانەوەیەک هۆشیاریدانەوەیەک بە نەتەوەی کورد و بەدەسەڵاتی کوردی و بە حکوومەتی کوردی بۆ ئەوی پەرە بە بەرهەمی ناوخۆی بدەن لێرەوە داوا لە وەزیری کشتتوکاڵەکەم زیاتر پەرە بدە خوشی بەڕێزم بێگەرخان زیاتر پەرە بدە بە بەرهەمی کشتتوکاڵی بۆ ئەوی چیتر چاومان لە سنوورەکانی تر نەبێت بۆی بەرهەمەکان زیاد بکەین ئینشاءالله ڤایرۆسی کۆرۆنا بەخێر ئەجێڕێ بۆ هەرێمی کوردستان دەستەکانە خۆش بێ دکتۆریان جێگی شانازین هەم ئێوە و هەم یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە ئەو توێژینەوەی لە ئێستادا دەرەکەوێت کە چەند گرنگی هەیە سوودی هەیە بۆ ئێوە سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ دکتۆر شێرزاد حەسەن رەزا شارەزا لە مایکرۆبایۆلۆجی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم تەواوی بڕگە بابەتەکانمان پێشکەشکردن دووبارەیەکینەوە لە ماڵەکانتان بمێنەوە زۆرمان ڕۆشتووە و کەممان ماوە بۆ هیواین کە پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن پاک و خاوێنی ڕابگرن دەستەکانتان زوو بشۆن تا هەمووان بە دووربین لە ڤایرۆسی کۆرۆنا شاد و سەرکەوتوو بن.